بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عزیز. هێندەی گوڵە جوانەکانی بەهار و سروشتە جوانەکەی بەهار ڕێز و خۆشەویستیمان پێشکەش بێ و عزیز بێت. هیوا دەخوازین ئەم بەهارە بێتە هۆی لادانی هەموو ناخۆشی و ئەو نەخۆشیانەی کە لە هەرێمی کوردستاندا هەن وەروەها بێتە هۆی ئەوەی کە هەرێمی کوردستان لەم قەیرانە دارایی و لەم ناخۆشی کە لە ئێستادا هەیە لە هەرێمی کوردستاندا دەربازی بێت و تەواوی هەوڵەتیان لە دۆخێکی زۆر باشدا بن ئینشاءڵڵا. زۆر سپاسدان یار بەناوی خوای گەورە و میهرەبان. ئایزانم سڵاوتان لێبێ و یەکەم ڕۆژ و بەیانی بەهارتان باش مێ دەکەین. بەهار ئاسا دڵ دەروونی هەموو لایەک پڕبێ لە جوانی و گوڵ و گوڵزار و ئاسوودەیی. وەک هاوکارم ئاماژەی بێکرد هیوادارین یەکەم ڕۆژی بەهار و وەرزی نوێ و هەروەها دەستپێکی وەرزێکی پڕ لە گوڵ و گوڵزار بێتە مای ئاسوودەیی و ئارامی بۆ تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستانی و عزیزیش دوو بن لە دەرد و بەڵا. ئەمڕۆژ بە هاوکاری هاوکارانم لە پەیام هاوکارم دانیار نورەدین هەوڵەدەین لە تەوەریەکەنی بەرنامەکەمانە قسە لەسەر با بڵێن یەکێک لەو سامانە سروشتیانە بکەین کە ئەویش ئاوە چۆن گرنگی بە پاراستنی سەرچاوە سروشتیەکانی ئاو وەروەها مامەڵەکردن و بەکارهێنانی بدەین وەکو یەکێک لە گرنگترین هۆکارەکانیمانەوە و بەردەوامبوونی ژیانی مرۆڤایەتی. ڕازان لە بابەتێکی دیکەمان ڕووماڵی تەواوی ئەو سەیران و گەشتانە دەکەین کە لە هەرێمی کوردستان لە سەیرانگاکان و لە ناوچە گەشتیارەکاندا لە ڕێگەی پەیامنێرانمانە دەگوازینەوە کە بزانین هاوڵاتیان تا چەند ڕوو لە سەیران و پێدەشتەکان دەکەن و بزانین تا چەند گرنگی دەدرێت بە خۆشی و خۆشیەکانیان لەم ڕۆژەدا وەروها کۆمەڵێک بابەت و ڤیدیو و زانیاری دیکەشمان بۆ ئامادەکردوون دەستپێک دەچینە لای کەشوهەوا بزانین گۆڕانکاریە کەشوهەوایەکان چین لە هەرێمی کوردستان. هاوکارمان ئەردەڵان محەممەد راپۆرتێکی بۆ ئامادەکردین لەسەر وەرسی مەلەوانی لە شاری سلێمانی بابینەوەی ئەو راپۆرتە. سلێمانی یەکێکە لەو پارێزگانی کە زۆرترین چالاکی یاری مەلەوانی تێدا ئەنجام دراوە و زۆرترین یاریزان و ڕاهێنەری بەهێزیشی دروست کردووە. یەکێتی مەلەوانی سلێمانی یەکێکە لەو یەکێتیە وەرزشیانەی کە زۆرترین خزمەتی بە یاریزانان و ڕاهێنەران کردووە. ئامانجیانە کە یاریزانانیش لە پاڵەوانێتیەکان دانەبڕێن و ئامادە بوون بۆ سەرجەم پاڵەوانێتیەکانی کوردستان و عێراق. مەبەز لە هەموو پاڵەوانێتیەک ئەلبەتە مەبەستی تایبەتی خۆیە لە ئەنجامی ئەم پاڵەوانێتیانە لە هەرسێ ئاستەکە تازە پێگەیشتوان کچان و کوڕان لاوان کچان و کوڕان پێشکەوتوان ئەمانە تەمان دەستنیشانەکرێ ئەم یاریانە هەمووی بەکاتە چێ بەکەمترین کات توانی ئەو یاریە بەرێتەوە ئایا 25 مەتر ئایا 50 مەتر ئایا 100 مەتر ئێمە لای خۆمانەی نووسین و لای ڕاهێنەرەکەشی نووساوە تەدریبی پێکە ڕاهێنانی پێکە خۆ ئامادەباشیە بۆ پاڵەوانێتی کوردستانی و یان پاڵەوانێتی عێراقی. تەمان هەموو مەلەوانگەیە کە چالاشیە پاڵەوانێتی تاکرێ
ئەبێ مەلەوانگەی ستاندەر بێ واتە 25 بە 12 یا 50 بە 25 بێ بەڵام لای ئێمە 50 بە 25 نییە 25 بە 12 ستاندارەکەەوە بوو کاتی مەزبوطە ستاندەری عالەمیە لێر لە سلێمانی بکرێ لە ئەمریکا بکرێ عینەن قیاسە عینەن شتە زۆر گەشتبینم و ئاسیشان بەرزە بێ بە شەرتێ بتوانن ڕاهێنانی بەردەوام بکەن. کردنەوەی هەرخل و پاڵەوانێتیەک دەبێتە هاندانێک بۆ یاریزانان کە بەردەوام بن نەیاریەکە هەروەها کاریگەری زۆریشی دەبێت لەسەر پێشکەوتنی ئاستیان وەک یاریزانانیش ڕای دەگەێنن کە جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان یاریزانان لە کوردستان و عێراق و وڵاتانی تری جیهان. پاڵەوانەتی لەم شێوازە تا زووتر بکرێتەوە باشترە بۆ بەرەو پێشچوونی ئاستی یاریزانەکانی کوردستان چونکەوە کوانتان ئەگەبێ بۆ ئاستی یاریزانەکان و زیاتر هەوڵ دەدەن بۆ بەرەو پێشچوونی خۆیان و ئەگەر پاڵەوانەتی لەم شێوازە زیاتر بکرێتەوە یاریزانە کوردەکان ئەتوانن بەشداری پاڵەوانەتی دەرەوە بکەن و نافەستی وڵاتە عەرەبیەکان و ئاساییەکان بکەن. کچانیش بێبەش نین لە بەدەستهێنانی چەندین نازان و مەدالیا بۆ خۆیان و یانەکانیان و هەروەها هەڵبژاردەی عێراقیش بەڵام نایشارنەوە کە ئاستی یاری مەلەوانی بۆ کچان لە خوار مامناوەندەوەیە و هۆکارەکەشی نازانن بەڵام بە ئامانجی گەورە بەشداری پاڵەوانێتیەکان دەکەن و داواش دەکەن کە کچان وەرزش بکەن بە تایبەتی مەلەوانی. بەڵێ سەلاستەکە لە خوار ڕوو مامناوەندە لەبەری زۆر کەم کچێک بەشداری مەلەکردنەکە وەنازانە بەر چه هۆیەک بەڵام کچ زۆر کەمە لە کوردستانە بە تایبەتی و من لە زۆربەی یاریەکان ئەتوانیمە پلەی یەکەم بەدەست بێنم بە تایبەتی لە مەلەی سنەمەلەدا و لە زۆربەی ئەنجام ئەتوانیمە پلەی یەکەم بێنم لە دوکانە لە ڕانیە بتوڵەکانی ڕانیا سەی سادق ئەوانەی زۆرتری شەمووی توانیمە پلەی یەکەم بەدەست بێنم. بەهۆی ئەو گرنگی دانا بە یاری مەلەوانی دەدرێت لە شاری سلەیمانی وای کردووە کە زۆرترین یاریزانی ئەم پارێزگایە پێکهاتەی هەڵبژاردەکانی عێراق بەهێز بکەن هەروەها بوونی دەریاچەی دووکانیش کە زۆرترین پاڵەوانەتیەکان و کوردستان و عێراقی تێدا ئەنجام دەدرێت هۆکارێکی تری بەرزبوونەوەی ئاستی یاریزانانی ئەم پارێزگایەیە. ئەردەڵا محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلەیمانی. پلازان دەستوردوی ئازاری هەموو ساڵێک نێتەوە یەکگرتووەکان ئەم ڕۆژی وەکو ڕۆژی گیانی ئاو ناساندووە کە لەم ڕۆژەدا لە ڕێگەی بڵاوکراوە لە ڕێگەی کۆڕ و کۆبوونەوەکانیان هۆشیاری زیاتر بە خەڵکدن کە ئاو بە فیڕۆنەدەن. لەرەمی کوردستانیشدا چەندین بەنداوی جیاجە هەن و نزیکەی 20 بەنداویش کە پلانیان بۆ داڕێژاوە کە دابنێت لەرەمی کوردستان بەڵام بۆی نەبوونی قەیرانی دارایی و لە ئێستادا ناتوانراوە ئەو بەنداوانە دابنێت. لە ڕێگەیەکی دیکەشەوە وڵاتانی ئێران و تورکیا هەمیشە ئەبوونەتە هەڕەشە لەسەر ئەو ئاوەی کە دەڕژێتە هەرێمی کوردستانەوە لە ڕێگەی ئەو بەنداوانەی کە دروستی دەکەن بە تایبەتی وڵاتی تورکیا کە پرۆژەی گاپی دانا و نزیکەی 22 بەندا دروستەکە ئەمەش کاریگەرێکی زۆر خراپی دەبێت لەسەر ئەو ئاوەی کە دەڕژێت هەرێمی کوردستاندەوە. ئەم ساڵیش بەهۆی کەمبارینەوە ڕێژەی ئاوی ژێرزەوی ڕووی لە کەمبوونەوە کردو بە شێوازێکی گشتی ئەو ئاوە نییە کە پێویست بێت لە هەموو ساڵێکدا ببارێت. بۆ گفتوگوی زیاتر لەسەر دۆخی ئاو لە هەرێمی کوردستان و ڕۆژی گیانی ئاو میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەی زۆر بەڕێز مامۆستا سەرخێر هاوڕێ پسپۆر لە ئەندازیاری ئاو. مامۆستا زۆر بەخێر بێن. مامۆستا لە ئێستادا دۆخی ئاو لە هەرێمی کوردستاندا چۆن هەڵدەسەنگێن؟ پێشەوەی باسی دۆخی ئاو بکەین بە شێوەیەکی گشتی پێویستە ئێمە بزانین سەرچاو ئاوەکان چیە لە هەرێمی کوردستاندا. سەرچاو ئاوەکان سەرچاوی ئاوی سەرزەویمان هەیە و سەرچاوی ئاوی ژێرزەویمان هەیە. ئەوانەی لە کوردستان نابەکاردێن ئاوی سەرزەوی وەکو دەریاچەکان وەکو ڕووبارەکان بەکارێنێت و بیر بەکارهێنرێت و کانیا و کارێزەکانجی بەکارێنێت. ئەم سەرچاوانن کە لە کوردستان بەکارێنرێت. بەنسبەت دۆخی ئاو لە هەرێمی کوردستاندا لە چاو ناوچەکە بە تایبەت لە چاو عێراقدا ئێمە زۆر باشین. یعنی وەزی ئاوی ژێرزەویمان باشە، وەزی ئاوی سەرزەویمان باشە. ئەمە بە شێوەیەکی گشتگیرە، نەک ئەوەی کە بڵێن ئێستا ئێمە زۆر باشین و پێویستمان بە هیچ شتێک نییە و پێویستمان بە پلان نییە، پێویستمان بە بەرنامە نییە. لە ئێستا وەزی ئاو باشە، بەڵام ئەبێ ئەم باشێ بپارێزین بە بەرنامە و پلانی تایبەت. زۆر باشە. کاک سەرخێر ئەم ساڵ ڕێژەیەکی زۆر کەم بارانباری ئەمە تا چەند کاریگەری هەبوو لەسەر ئاوی ژێرزەوی و ئاوی سەرزەویش بە شێوازێکی گشتی؟ بەنسبەت ئاوی سەرزەوی و ژێرزەویش هەردووچیان کاریگەرن بە بارانبارین، بەڵام ئەمە جیاوازە. ینی ئاوی ژێرزەوی خۆی سایکڵێکە، کاتێکە بارانە بارێت ئاوی سەرزەوی زووتر خەزنە بێت بۆ نە لە دەریاچەکاندا لە ڕووپارەکانە ئاوی سەرزەوی بە باران بەرزە بێتەوە. بەنسبەت ئاوی ژێرزەویەوە کاتی زیاترەوێ و مەودای زیاترە تاچێتەوە ناو ئەو خەزانانی کە لە ژێر زەویە و کۆگە ئاویانی کە لە ژێر زەویە هەمانە.
ڕێژەی بارانبارینی ساڵێک ناکرێت بە قیاس ناکرێت بە پێوەەر بۆ ئەوی کە تۆ بڵێ ئاستی ئاو بە تاواتی دابەزیوە لەم ساڵە یاخۆت بەرز بۆتەوە لەم ساڵە بە شێوەیەکی گشتی ئاوی ژێر زەوی یاخ ئاوی شیرینمان ئێمە دەوڵەمەندین بە ئاوی شیرین وەکو هەرێمی کوردستان و بارانبارینیش لە ساڵانی ڕابردوو بوون 2010 کە لەسەر 1000 میلیمتر بارانباریوە کاریگەریشی زۆر باشی هەم لەسەر دەریاچەکان و ڕووبارەکان و خەزمکردنەوەی ئاوی ژێرزەویشە بووە بەڵام بە دوایە کە لە 2019 و بڵم 2021دا کە ڕێژەی بارانبارین لەم سێ ساڵە وردەوردە لەم ساڵە بەم شێوازە کەم بۆتەوە کاتا ئێستا هەتاوکووە مانگەی کەتیایەن 385 میلیمتر بارانباریوە ئەمە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئاوی سەرزەویە دەریاچە و ڕووبارەکان و لە ساڵانی ئاین ئەگەر بەردەوام بێ کاریگەری تاویش ئەکاتە سەر ئاستی ئاوی ژێرزەوی چونکە ئاوی ژێرزەوی درەنگتر با بڵێن ڕچارج جارێکتر تەغزیە ئەبێتەوە و ئاستی ئاو ئێستا لە ژێر زەویشا دابەزیوە تەنانەت با بڵێن ئەوانەی کشت و کاڵەکەن ئەوانەی بیری تایبەتیان هەیە بۆ باخەکان لە دەرەوەی شار ئەزانیانی خۆیان هەست بە ئاستی ئاوەکەن لە بیرەکان ناڵێ بۆ ماتۆڕی ئاوەکەم یاخود ئەو پمپەی کە هەمە ئەم ساڵ ساعاتێکم ئاو پێیەت لەوانێ ساڵی وایە باران زۆر بێت 2 ساعت ئاوی پێیات کەواتە بۆ خۆشان درک بەواکەن بەس وەکو لایەنە زانستیەکەی کاریگەری ڕاستەوە خۆ لە نێوان بارانبارین و ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەوی و تەغزیەکردنەوەیان هەیە زۆر جاگەمان لێ بێت وڵاتانی دراوسێ کاتێک پرۆژەی خەزانکردنی ئاو بەنداوەکان دروستەکەن ئیدی ئەو گومانە دروستە بێ ڕەنگە ئاوی ئێرە کەم بێتەوە یاخود مەترسی لەسەر ئاوی سەرزەوی یاخود ژێرزەوی لە کوردستان دروست بێ ئەمە هەر بەڕاستی زیانی دەبێت چکە نمونەیەک هەبوو بەنداوێک دروستکرا لە ڕۆژهڵاتی کوردستان بە ناوی بەنداوی داریان حتا ئاستی ئاوی سیروان زۆر دابەزی بەڵام ڕێژەیەکی زۆر کانیا و لە گوند و ناوچەکانی دەوروبەری کە با بڵێن نزیکمون لەو بەنداوە هەرمووی تەقین یعنی ئاوەکە چۆنڵی لە شوێنێکەوە نایە لە شوێنێکی ترەوەیەت ئەمە مەترسیە یاخود مەترسیەکان کاتین درێژخایانە چۆنی بەڵێ ئێمە مەترسیەکە ئێستا دروست نەبووە ینی لەسەر ئاستی با بڵێن ڕووبارەکان و دریاچەکانی لە هەرێمی کوردستانە هەیە بەنسبەت وڵاتانی دراوسێ وەکو تورکیا و بە تایبەتی تورکیا و ئێران مەترسیەکە لە ساڵانی پەنجاکانەوە بەدووە دەستی پێکردو ئەوان بیرۆکەی ئەویان هەبووە بەنداوی گەورە دروستکەن و پرۆژیان هەبووە کۆی جنابتان فەرموتان پرۆژەی گاب لە وڵاتی تورکیا کە لە ساڵانی 60ەکانەوە پلانی بۆ دادراوە بە نزیک بوونەوە لە 2023 بێ پرۆژەکە بەرەو تەواوبوون بچێت کە 22 بەنداوە بەشێکی زۆری بەنداوەکان تەواو بوون و بەم دوایانە لە 2010 بەنداوی ئەلیسۆ بوو کە بەڵێن لە کوردستانی باکوور ئاو گلدرایەوە و دەستکرا بەکەمکردنەوەی ئاو لەسەر ڕووباری دیزلە ئەمە جگە لەوەی کە ئاو کەمەکاتەوە ئەبێتە هۆی داپۆشینی لەو ناوچانە داپۆشینی شوێنەوارە دینەکان لەوانە حەسەن کەیف بوو کە شوێنەوارێکی مێژووی چەند هزار ساڵی کوردی بوو کە ئەمە ژێر ئاوەکەی وردە کە بەرەو لە ناوچوو نەچێت ئەمە جگە لەوەی کە تۆ کاتێک وڵاتێکی وەکو ئێران بەنداو دروست دەکات ڕووباری سیروان زەی بچووک و ئەو ڕووبارە بچووکانی کە هەمانە ئاوەکانیان کەمەکە دوجار کار لەسەر چیە کات کار لەسەر سەرچاو ئاوەکانی تۆکات ئەوانەی لەسەر زەوین بۆ نە بەنداوەکان بەنداوی دوکانمانێ بەنداوی دەربەندی خانمان هەیە ئەمە لەسەر با بڵێن ئاوی سیروان ئاوی زەی بچووک بەم شێوازە ئەم ئاوانە کە کەمی کرد بە مروری زەمان تۆ بارانبارینیش مەرزنی هەموو ساڵێک کەم بێت و مەرزیژنی هەموو ساڵێک چونکە ئەم پێشبینیانە بەپێی داتای درێژخایەنە داتای بۆ نە لە چلەکانەوە هەتاوەکوی ئێستا لە پەنجاکانەوە هەتاوەکوی ئێستا کەواتە سایکڵێکەس لەوانەیە 2 ساڵ 3 ساڵ بارانبارین کەم بێ و ساڵێک لە بینەکەیە باران زیاد بکات کەواتە ئێمە نابێت بەپێی ئەو پلاندانین کە ئایا ئێمە لە 1000 میلیمتر چاوەڕێی ئەو ساڵە بکەین کە باران زۆرە بارێت پلانەکە چییە ئەوان ئاو لە ئێمە ئاگرنەوە و پلانیشیان بۆ دانا و ئیشیان بۆ کردو جێبەجێش کراوە بەڵام ئێمە بەرامبەر ئەوە چیمان کردو ئێمە بەرامبەرەوە هیچ شتێکی وامان نەکردو کە گرنگ بێ و وەکو چۆنەڵێ ئەکشنێک بێت و خطوەیەک بێت کە هەنگاوێکمان نابێت بۆ ئەوەی کە بتوانین کاریگەری ئەم مەترسیانەکەم بکەینەوە مەترسیەکە هەرەوە نیە لە ساڵ 2 ساڵە نایبینین مەترسیەکە درێژخایەنە و کەمبوونەوەی ئاویش لە ژێر زەوی و لەسەر زەویەکە دەسی بۆ بێ ئەمیش هەر کاریگەری خراپەکانی درێژخایەنە بۆ نمونە ئەو ساڵی باران کەمە بێت کشتتوکاڵ با بڵێن لە هەندێک ناوچەی گەرمیانەکان کەمە بێتەوە ئەمەش بەوەی چی بەوەی کە ئەوانی پشت بە ئاوی سەرزەوی بارانە بەستن و لە ناوچانی سەرتریش کە بۆنە بەنداوی لێ و دەریاچی لێ ئەمانش دوای چەند ساڵێک وردەوردەوای لێ دێت ئاویان کەمتر بەدەسەگات ئەبێتە هۆی لاوازی کشتتوکاڵ ئاسایشی خۆراک لەم ناوچەیە با بڵێن لە ناوچەی کوردستانە بە شێوەیەکی گشتی کاریگەری ڕاستەخۆی
بەم شێوازە ینی لەسەر ئێمە بێت و درێژخایەنیشە بەڵام ئێمە وەکو خۆمان وەکو کوردستان و عێراقش بەگشتی هیچ پلانێکمان نییە چونکە لە وڵاتی ئێران و تورکیا ئەگە دیقەت بین بە تایبەتی وەکو تورکیا ئەو بەنداوانەی دروستی کردو بۆتە هۆی کەمبوونەوەی ڕێژەی ئاوی دیزلە و فرات بە ڕێژی 160 کە ئەمە بڕێکی یەکجار زۆرە و ئەمەژە بێتە هۆی بەرتەسەکردنەوەی فراوانی کشت و کاڵ لە ناوچەی بەڵێن بە درێژایی ڕووباری دیزلە و فرات لە ناو خاکی عێراق و هەرێمی کوردستانە ئێمە لە هەرێمی کوردستانە باڵێن باس لە ڕووباری دیزلاکەین چونکە ئەم زەی گەورەش ئەڕژێتە سەر ڕووباری دیزلەوە زەی بچووکیش بە هەمان شێواز و دروستنەکردنی بەندا لەسەر ئەم سەرچاو ئاویانەی کە هەمان و دەوڵەمەندین تەمان ئاوی شیرینە ئەمە لە زۆر وڵات کە ئەم ئاوی شیرینە کەمە و دەگمەنە و یاخود پێویستیان بەوەی معالەجەی بکەن چونکە هەم لەوانەیە ئاوەکە پیس بوو بێت هەم لەوانەیە ئاوەکە با بڵێن سوێرەتی زۆرە ئاوەکە سەڵێنیتی زۆرەکە ئەمانە پێویستی بە معالەجی ئێمە دەوڵەمەندین بە ئاوە شیرینەکە لەگەڵ ئەوە شاسەی دەکەین وەکو پێویست بەنداومان دروست نەکردووە بۆ نمونە لەسەر زەی گەورەکە ساڵانە بڕێژی زۆر ئاوچێتە ڕووباری دیزلەوە بەڵام بەبێ ئەوەی هیچ بەنداوێکی گەورە و استراتیژی لەسەری هەبێت بۆ نمونە ئەوەی هەمانە لە کوردستانە بەنداوی با بڵێن دوکان و دەربەندی خانکەیەکی چەند بەنداوی دوکان 6 بۆ 7 ملیار متر سێجا ئاوەکرێت و بەنداوی دەربەندی خانیش 3 ملیار و لەوانەیە زیاتر یا کەمتر دوای ئەم لەرزانەی کە لەم دوایە نەڕوویدا تۆزێک تواناکەی کەم بووە بەنداوەکانیش خۆیان بە مروری زەمن تواناکەیان هەرکەمە بێتەوە بۆی ئەو نیشتنیانی کە ڕووبارەکە ئەیهێنێت دەنگکۆڵی زیخ و لمەکان کە ڕووبارەکە هێنێت ئەمەش واکات خەزانەکە وردەوردە چێ بێت بچووکە بێتەوە بەڵام ئەوە نییە کە هەست پێکراو بێ بەچاوبینن لە مەودای 50 ساڵ 100 ساڵە کاریگەرێکی دەرەکەوێت کەواتە ئێمە هیچ پلانێکمان نەبووە بۆ ئەوەی هەم ئاوە سنوورەکان پارێزین ئاوە سنوورەکان ئەوەی کە لە بینی ئێران و عێراقا یاخود لە بینی تورکیا و عێراقا ئەمانە وەفد هەبووە لەسەر ئاسی باڵاش چووە بەڵام بەداخەوە ینی بە زۆر بە لاوازی چوون قسە لەسەر چی کراوە لەسەر ئەوەی ئاچەند بڕئاوم بۆ گلەیتەوە چونکە ئەوان پلانیان هەیە ئەو هیچ کێشەیەکی نییە وەکو وڵاتی تورکیا خود ئێران پلانی دانا و جێبەجێشی کردووە کاتێک تۆ چی قسەی لەگەڵاکەی بۆ ناڵی ئەم ساڵ 500 متر سێجا بۆ زیادکە لە چرکەیەکە بۆ ڕووباری دیزلە یاخود 1000 متر سێجام لە چرکەیەکە بۆ زیاد بکە ئەمە وا 2 ساڵش بەو شێوازە بەم ڕێکەوتنانە ڕۆشت ئەی دواتر چیەکرێت خۆی ئێمە لە هەموو جیهانە ڕوبەڕووی کەمبوونەوەی ڕێژەی با بڵێن ئاوەسنوورەکان کە کێشیان لەسەر دروستە بێت وە گۆڕانکاری کەش و هەوا کلایمێت چنج لە هەندێک شوێن باران زیاد دەکات لە هەندێک شوێن کەمەکات ئەمە چۆنەڵی سایکلێکە بەرز و نزمەکات ئێمە ئەبێ باڵانسێک ڕاگەین لە نێوان بۆ نمونە ڕێژەی بارانبارین و ئەو سەرچاوە ئاویانەی کە هەمانە ئایا چەند لە ئاوی ژێر زەوی دەربکەین و چەند لە ئاوی سەر زەوی بەکاربێنن ئایا لە چ کاتێکا دەست بۆ ئاوی سەر زەوی بەرین وتە چ کاتێکا دەست بۆ ئاوی ژێر زەوی بەرین ینی ئەوە نی ئێمە هەر بەکاری نهێنین بەڵام ئەمە ئەوێ بە پلان بێت و بەپێی بەرنامەی تایبەت بێت لەسەر ئاستی باڵا چونکە ئاوە سنووریەکان پێویستەکان لەسەر هەم لە ڕووی نێودەوڵەتیەوە قانونی تایبەتی خۆی هەیە هەم لەسەر ئاستی نێوان دوو دەوڵەت با بڵێن عێراق و ئێران ئەبێت ڕێکەوتنی تایبەتی هەبێت هەم لە ناوخۆشدا ئەبێت لیجانی تایبەت هەبێت ئەم لیجانانە و ئەبێت ینی بە شێوەیەکی وابێت هەم پسپۆر بن هەم ئیشیان لەو بوارانەیە کردبێ و هەم خەمخۆریش بن چونکە بەڕاستی ڕەهەندێکی زۆر گەورە لە پشت ئەمەوەی ڕەهەندێکی ئەخلاقیە ینی ڕەوشتیە ینی ئێمە وەکو مرۆڤێک گەربی بکەینەوە ئەم سەرچاو ئاویانە چۆن بە هەدەریانە دەین ئەمە لایەنە ڕەوشتێکەیە ئەمە بەدەل لە لایەنە ئەکادمی و لایەنە ئاینی و لایەنە ئیدارەکانیشی کە ئەمانە بەڕێوەیە بە ینی هەمووی سایکلێکە بەیەکەوە بەڵام لە پاڵ هەمویانە ئەمە ینی ڕەهەندێکی ئەخلاقی گەورە لە پشتوێتی بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەم سەرچاو ئاویانە بپارێزین لە هەرێمی کوردستاندا زۆر باشە هەوستا سەرچەڵ لەگەڵ ئەوەشتا وڵاتان نیدراوسی ئەو بەنداوانە دروست دەکەن دەتوانین بڵین ئەو بڕ ئاوەش کە دێتە هەرێمی کوردستانەوە هێشتا هەر دەتوانێت سوودی لێ وەربگیرێت حکوومەت هەرێمی کوردستان ئەم چەند ساڵەی کە هەبووە لە نەوەدەکان و تاوەکو ئێستا بۆچی پلانێکی وای نەبوو کە ئاسایشی ئاوی خۆی بپارێزێت لە ڕێگەی بەشێک لەو داهاتی دەتوانێت چەند بەندایەک دروست کە ڕاستە ئێستا نزیکەی 20 بەندا و کە بڕیارە دروست بکرێت لە هەرێمی کوردستاندا وەستێنراوە بەڵام لە ڕابردوودا ئەتوانە بەو پلانانەی کە ئەو ئاوەش دەتێرە سوودێکی زۆری لێ وەربگیرێت وەکارەکەی بۆچی دەگەڕێتەوە کە حکوومەت هەرێمی کوردستان خەمسار دەوانە گرنگی بە ئاو نادات نەکات حکوومەت هەرێمی کوردستان با بڵێن زۆر لە چینەکانی کۆمەلگاش گرنگێکی بۆ بابەتە نادەن ینی زۆر خەڵک ئاگاداری هەر ڕۆژی جیانی ئاو نییە کە ڕۆژێکە بۆ هۆشیارکردنی هاوڵاتیانە بۆ فیرۆنەدانی ئاو
بەڵێ بەنسبەت بەرنامە و پلان لە هەرێمی کوردستاندا ڕاستە هەندێک شت هەیە بنووسراوە هەندێک شت بە قانونی بۆ دانراوە بەڵام تا چەند جێبەجێەکرێت ئەمە زۆر زۆر گرینگە لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی تەواو ئەم بەرنمەیە جێبەجێ نەکراوە هەم لەسەر ئاستی تاک و هەم لەسەر ئاستی با بڵێن ئیداری شارەکان هەم لەسەر ئاستی حکومەت وەکو پێویست نەبووە ئەمە چۆن نەکرێت بە بڵاوکردنەوەی هۆشیاری لە ناو کۆمەلگا یەکەم شت لە تاکانەوە دەستپێەکەی ئەبێ بچێتە سیستەمی پەروەردەوە یعنی ئێمە ینی وای وا بکەین لە سیستەمی پەروەردە هەم ببێ بە کللتورێک پاراستنی سامانی ئاو و هەم ڕەهندە ئاینی و زانستی و ئەمانە ئەبێ هەمووی گرێدەی بەیەکەوە چونکە ئێمە با بڵێن کۆمەلگای کوردی هەم کاریگەریم بە ئاینەکەمان هەم کاریگەریم بە کللتورەکەمان هەم کاریگەریم بە چواردەوریشمان هەم کاریگەریم بۆ گۆڕانکاری جیهانی کە ئێستا شاتەوە کەواتە ئەبێت تۆ بی لە سیستەمی پەروەردە ئەمانە گرێ بدەیت بە شێوەیەک کە باڵانس بێت ناکرێت ئێمە کللتورەکەی خۆمان یاخود ئاینەکەمان لە ژێرەوە بێت و بڵێن لایەنە زانستیەکە و لایەنەکانیت لەسەرەوە کەواتە بێ باڵانسە لە نێوان ئەم گۆڕانکاریانەیە ڕابگریت بۆی هۆشیاری تاک بەرز بێتەوە بچێتە خێزانەکان لە خێزانەکانەوە بەرەو شار و شارستکان بێت و بتوانین کەمکردنەوەی بەیاخود بە فێڕۆدانی ڕێژەی ئاوی شیرین کەم بکەینەوە لە ناو ماڵەکاندا و لە شارەکاندا بەنسبەت حکومەتیش کە هیچ پلانێکی نەبوو بەنداوەکان زیاترن لەو 22 بەنداوی کە پلانی بۆ دانراوە زیاتر بوون و هەندێکیان چوونە بواری جێبەجێکردن و هەندێکیشان تەواو نەکران بۆی ئەو قەیرانە دارایی سیاسی کە بەسەر هەرێمی کوردستانە هات بەڵام ئەمە کافی نییە ئەمە هیچ بەرنمەیەکی وان نەبوو کە پلانێکی بۆ نەتۆ 50 ساڵە 30 ساڵە دانێ پێی بڵێن ماستەر پلانێک بۆ دانێت بەو شێوازە بێت بۆچی لەبەروی هەندێک لە بەنداوەکان بینیمان تووشی داڕمان هاتن و هەندێک لە بەنداوەکان ئەو بووکە لافاوی زۆرە هات کۆمەڵێک لە لیتە و ئەم زیخ و بەردەگەورانە هێنانە وای لە هات توانای بەنداوەکەی زۆر زۆر کەم کردەوە یعنی ئەمانە پێویستی بەوەیە کە دراسە بکرێت ئەنی شتەکە کتوپڕ بوو بەرنمەکە زۆر بە خێراویستیان هەم با بڵێن بینوسنەوە قانونەکەی و هەم دراسی بکەن و هەم تەطبیقیشی بکەن کەواتە ئەم شتانە بە پلانی کوردمەودان ناکرێت ئەبێ پلانێکی درێژمەودات هەبێت و دراسەیەکی تایبەتیشت هەبێت بەڕاستی ئێسمە بۆ نمونە ئەگەر بێت و دراسی بکەین ئاوی شەر زەوی پێویستە کات پسپۆڕیەک قسەی تیا بکات لەسەر بابەتەکە ئاوی سەرزەوی بە شێوەیەکی گشتی بەو شێوازە کەش و هەواش بە شێوەیەکی گشتی بەم شێوازە ئەبێ ئەمانە هەمووی بەیەکەوە داتا و بەرنامەی تایبەتی بۆ کۆکرێتەوە تا بتوانێت پلاندا بێت زۆر باشەکەواتە بەگشتی توانین بڵێن گرفتی کەمی ئامان لە هەرێمی کوردستانیە بەڵکو گرفتی ئیدارەدانی ئامان هەیە بە شێوازێکی تر ئەگەر ڕووباری سیروان و زێ بچووک و تەواوی ڕووبارە سەرچاو ئاویەکانی سەرزەوی پڕ بن لە ئاو بێن و تێ پڕ بن و بڕۆن لەوەشی چۆڕێک بێت کە تۆ سوودی لێوەرنەگری چ فەرقێک دەکات پرسیارەکە لێرە دروستە بێت یعنی گرفتی کەم ئاویمان نییە هەتا ئێستا با بڵێن هەتا ئێستا چونکە من نازانین ساڵی داهاتوو چی ڕوەدات بەڕاستی ینی هەم لە ڕووی سروشتەوە هەم لە ڕووی ژینگەوە چی ڕوەدات و هەم لە ڕووی ئیدارە و حکوومەت و ئەمانەشەوە چ گۆڕانکارێکی بەسەرادەیە گرفتی ئاومان نیە هەتاوەکو ئەم دقەی ئێمەتیین لەوانەیە لە هەندێک شوێن تۆزە کەم ئاوی بێ بەس ئێمە ڕێژەکە لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی وەرەگرین ئیدارەدانی ئاوەکە لاوازی زۆرتیایە خەمساردیشی زۆرتیایە لە بەڕێوەبرنەکەیە و ئەو پلانانەی کە دانرا بوو بە هیچ شێوەیەک جێبەجێ نەکراوە یعنی تەنانەت بۆ نمونە لە هەڵکەندنی بیر کە بۆ ئاوی ژەرزەوی ئێمە تەبان دەوڵەمەندین لە هەندی حوز بۆ نەدەشتی شارە زۆر دەوڵەمەندە ینی لە هەندێک شوێنە بە 5 متر 4 متر و ساڵی وایە کە باران زۆرە بە 3 متر تۆگەیتە ئاوی ژەرزەوی هەڵکەندنی بیر چ بە ئامێری سووری بێ یا خۆت بۆ ئامریکا پێوترێت بیری تیوازی و بە شێوازی خولاوەیە ئەمانە بە هیچ پلانێک نەبوو ینی وای کرد لە هەرێمی کوردستانە لە ساڵی 2005 بە دواوە ڕێژەیەکی بیر زۆر بە هەزارەهان بیری یاسایی و نایاسایی هەڵکەندرا کە تاوان زۆرینی یاسایەکان لەوانەیە کە هەبێت لە بەڕێبەرایەتی ئاوی ژێرزەوی بەڵام نایاسایەکان ژمارەیان زۆر لەوە زیاترە ئەمە وای کرد ئاستی ئاوی ژێرزەوی بە خێرایی کەم بکات چونکە پێشتر ئێمە ئەو توانایەمان نەبوو بە دەرێنە تەنها بیری دەستیمان هەبوو تاوان بیری دەستی کاریگەری کەمترە بۆ کەمکردنەوەی ئاوی ژێرزەوی وەکو بیری ئێتیوازی کە مترێک کەمبوونی ئەو ئاوا کاریگەریکی خراپی هەیە کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی کاریگەریەکەی یەکسەر دەرناکەوێت بۆ نمونە لە ناوچەی سیتەگەر وەربگرین بە نمونە ئەو باخوشتانی کە لەوێ کراون بینیمان لە سەرەتا کە هەندێک بیر لێ دراوە لەوێ هەڵکەندراوە
ئاوی باشی هەبوو بەڵام دوای چەند ساڵێک کە ژماری بیرەکان لەو سنووری بەڵێن سیتەک و پشتی شاخی ئەزمەڕ و گۆیژە زیادی کرد هەندێک بیر بە تەواوەتی وشک بوون یعنی ئەمە یەکێکە لە کاریگەرە سەرەتایەکان کە خاوەن باخەکە یاخۆ ئەوەی کە کشت و کاڵەکە خۆی بینیتی بیرەکەی وشک بوو ناچار پەنای برد بیرێکی قوڵتر هەڵبکەنێت ئەمە کاریگەری خراپەکەیەتی تۆر ئاستی ئەو بەرەو دابەزی نەبێت ئەم دابەزینە بەرەو کوێچێت وای دابنێ ئێمە طبقەیەکمانەیە چینێکی زەویمانەیە ئەم چینە 50 مترە ئەم 50 متر 25 متری ئاویتیایە ئەی تۆگەر 25 مترەکە ئاوی دەربکەیت چی لێ بێت یعنی ئەم خەزانە تووشی وشک بوونەوە بێت کە تووشی وشک بوونەوە بێت تۆ سێرەکەی لەو لاوە کۆمەڵێک خاوەن باخ و کشت و کاڵ و پرۆژەکان زەرمەند دەبن لەو لاوە چونکە بە پلانی تایبەت نەکراوە ئایان زیاتر بەفی ڕۆداوە سیستەمی دڵۆپانن بەکارهێنراوە کە سیرەکەی لە مەجموع لە کۆی گشتیا سیرەکەی کاریگەی لەسەر ئاسایشی خۆراک و کشت و کاڵ کردووە دوای ئەمەش چی بە دوای خۆیانێت ئاسایشی ئابووری دوای ئەمە چی بە دوای خۆیانێت ئاسایشی کۆمەڵایەتی یعنی ئەمەیەکە بۆنە زۆرجار بابن کێشەی کۆمەڵایەتیش دروستە بێت لەسەر سەرچاو ئاوەکان یعنی ئەمانە هەمووی لە ئەنجامی ئەوەیە تۆ لە بەڕێبردنی کەم ئاوی و کەمبوونەوەی کشت و کاڵ کەمبوونەوەی داهات و ئابووری لە وڵاتدا دوای چی دروستە بێت کێشەی کۆمەڵایەتی کێشەی یاسایی و کۆمەڵێک کێشە و قەیرانی تریش بە دوای خۆیانێت کەواتە لەو دەرفەتە کەمەی مامانە پەیامت بۆ لایانی پەیوەندیدار یعنی بەڕاستی ئیتر هەنێ بابەت هەیە پێشەوەی درەنگ بەسەریا بچێت پێشەوەی کار لە کار بترازێ پێم وایە بەهێشتا دەرفەت ماوە بتوانین کۆمەڵێک ئیدارەی ئاو لە ڕێی پلان و پرۆژە و سیستەمی پەروەردە و ڕۆشن فکرکردنی تاک و چۆن مامەڵە دەکەوە لە بەکارهێنانی ئاوی لە ماڵێکەوە هەتاوەکو هەموو کوردستان و هەموو گەڕک و شار و شارشەکان بەگشتی کێ بەرپرسی یەکەمە لایانی پەیوەنددارەکان پەیامت بۆ هاوڵاتیان بۆ حکوومەت بۆی پێشەوەی بابەتەکە و کارمان لە کار بترازێ و زیانمان پێ بگا بە خۆمان نەبچینەوە بەڵێ خۆی بەڕاستی بابەتەکە گەشتگیرە و چەند ڕەهەندێکیش لە خۆیەگرێت ڕەهندەکان لەوانە ڕەهەندی زانستی بابەتەکەیە و ڕەهەندی ئیداری بابەتەکەی و ڕەهەندی کۆمەڵایەتی و ڕەهەندی با بڵێن ڕۆشت و ئەخلاقی بابەتەکەیە ئەمانە ئەبێ هەمووی بەیەکەوە گرێ بدرێت و من ناڵێم درەنگە ئەڵەم هێشتا زووە بۆی ئێمە کە دەست پێ بکەین کە پلانی خۆمان لە دوورمەودایە جێبەجێ بکەین نەک پلانەکە ئەوە نییە بۆ نمونە ئەم ساڵ تەنکێکی ئاو زیاتر لە شارێکا دابنێت بڵێ ئەمە پلانە و هێنام و ئاو زیاتر خەز نەکەم ئەمە هیچ پێی ناوترێ پلانەکەت ئەوەیە تۆ چەند بەنداو لەسەر ئەم ڕووبارانە دروستەکەی چەند ئاو لەوەی کە بەناو وڵاتەکە تاتێ بەناو خاک و نیشتیمانەکە تا تێپەڕەبێت چەند ئاو گلەیتەوە ئەمانە وردە چیە بێت ئەبێت بە پلانێکی استراتیژی گەورە دوجار لە پەنا ئەم پلان استراتیژیە گەورە پێویستە کات هەم لایەنە ئیداریەکان ئەوانەی کە معنین بە سەرچاو ئاوەکان و بەڕێوەبرنی ئەو بە ئەرچی خۆیان زۆر بەدڵسۆزانە هەستن چونکە بەڕاستی ئەگەر ئەم بابەتە خەمساردی تیا بکرێت و کەم تەرخەمی تیا بکرێت و دۆستخۆزی نەبێت لە بابەتەکە و من دڵنیام بۆ نەوەکانی داهاتوو لەوانەیە ئێمەش نەبین بۆ نەوەکانی داهاتوو ئەچێتە ژێر مەترسیی زۆرەوە و چەندین کێشە لەم سنوورانەیە دروستە بێت بەڕاستی هەر لەسەر ئاویژانی ئێمە ئاو بە جەنگی شین ناوە برێت بۆیە پێم پێشەوەی بگەینە ئەوەی کە جەنگەکە یەخەمان بگرێت ئێمە پێویستە کات هەم هۆشیاری تاک ئیداری و پەروەردە و ئەمانە هەمووی وعێتێکی تاوا بدرێت و لە ڕێی کەسی پسپۆڕیشەوە و ناشکرێت کەسە پسپۆڕەکان بەڕاستی هەریەکە و تەداخلی بواری تر بکات ئێستا من بۆ نەپسپۆڕیم لە ئاوی ژێرزەوی یاخۆ سەرچاو ئاوەکان هەیە بچم تەداخلی کەش و هەوا بکەم کەواتە ئەبێت هەر کەسە لە ئاڕاستی خۆیان ئیش بکات بۆ ئەوەی مەهامەکە یاخود ئەو ئاڕاستەی کە بۆیە چین دوجار هەمومان بەیەکەوە پلانێکی زۆر گەورە دروست بێت تا بتوانین ئاو سامان و نیشتیمانمان پارێزراوکەین لە هەموو ئەو قەیرانانێک کە لە داهاتوودایە خەمانەگرێت. زۆر سپاس بۆ مامۆستا سەرخێڵ هاوڕێ پسپۆر لە ئەندازیاریەوە و سپاس بۆ ئەم دەرفەتە بێمە بەخشی. زۆر سپاس بۆ بەڵازان دەچینە لای ناوڕێک و دەگەڕێنەوە لات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی لە تایبەتمەندی ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس زیاتر لە مەرج هەبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون
بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. ئەتەوێت باجلێکی کوردی کەشخە و جوانەوە دەرکەویت و بەهارەکەت زیاتر ڕازاوە بکەیت، ئەوە سەردانی قوماش فرۆشی عیسا هەورامی بکە. بە بۆنەی نزیک بوونەوەی وەرزی بەهار، قوماش فرۆشی عیسا مۆدێلی نوێی قوماشی هێناوەتە بازارەوە بە کوالێتی بەرز و ڕنگ و مۆدێلی ناوازە و هەرزانترین نرخەوە. ئەم بەهارە گەرەتەوێ باجلێکی جوانی کوردەواریەوە دەرکەویت، ئەوە قوماش فرۆشی عیسا لە بیر نەکەیت. ناونیشان سلێمانی کانیاسکان، نێوان مزگەوتی گەورە و قوتابخانەی گۆیژە، قەڵای دمدم، تەلاری شێخ موستەفا، بازاڕی زێوەری نوێ، دوکانی ژمارە 8، ژمارە تەلەفۆن 0772 105 71 37 0751 113 90 73. قوماش فرۆشی عیسا هەورامی. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی کوبەیە. خواردنێکی خۆش و بەلەزەتە، زیاتر بە نانی گەرم و ساوز و ماستاوە قرێت و هەنێکیش بە نانی تیریەوە حەزیان لێیە. هەر چۆنێک بێ کوبەیە بەڕاستی خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود. ئەستان خۆشەویستەهاتینەوە بۆلاتە. لەم بەرنامەیەدا خۆشترین و باشترین جبس هەڵدەبژێرین. سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێ یەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی، هەمویان. بە دڵنیاییەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە گراوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لەی جبسێکی ترا نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەم خۆشتان تاقیکەنەوە، دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو خۆتۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە و هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی، سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و تشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئازانم دووبارە سڵاوتان لێبێت مێدەکەین تەندروست باش و ئاسوودە بن. لە یەکەم ڕۆژی بەهارە چینە کەرکووک لای هاوکارمان چیانووری. چیا سڵاوت لێبێ و یەکەم ڕۆژی بەهار لە کەرکووک چۆن دەگوزەرێ و هاوڵاتیانی کەرکووک بۆ دەربڕینی خۆشی و شادی و گەشت و سەیران ڕوو لە کوێی کەرکووک دەکەن.
سڵاو لە ئێوە و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام زۆر سپاس مامۆستا شوان دیارە هاوڵاتیانی کەرکک لەگەڵ ئەوەی کە ئەمڕۆ بەپێی بڕیارەکان قەدەغی هاتوچۆیە بەڵام شەو بڕیاردرا کە ڕێگری لە هاوڵاتیان نەکرێت لە بازگەکانی حکوومەتی عێراقی و بازگەکانی پۆلیسەوە تا هاوڵاتیان بتوانن لە یەکەم ڕۆژی بەهاردا وەکو هەمیشە وەکو ساڵانی ڕابردووە چەندە لە ساڵی ڕابردوو نەتوانرا بەهۆی کەرەنتینە و قەدەغی هاتوچۆ و بەهۆی کۆرۆناوە هاوڵاتیان دەربچن بەڵام ئەمڕۆ ڕێدراوە یعنی فەرماندەی عملیاتی کەرکک هەر شەو بڕیارێکی دەرکردووە لە بەرژەوەندی هاوڵاتیانی کەرکک بۆەوەی لە بازگەکان بچنە دەرەوەی کەرکک هەرچەندە هەندێک شوێن هەیە هاوڵاتیانی کەرکک دەتوانن لە بازگەوە تێنەپەڕن و بچن لەو شوێنە سەیرانی خۆیان بکەن بەڵام ناوشاریش ینی تا ڕادەیەک ئاسانکاری بۆ هاوڵاتیان کراوە بازگەکانی ناوشاریش ڕێگە لە هاوڵاتیان ناگن دیارە هاوڵاتیانی کەرکک بۆ گەشت و سەیران لەم ڕۆژانەدا دەچنە چەند شوێنە گەسە ئێمە لە قەرانگیرین دیارە ئەم شوێنەی کە ئێمە لێن ئەمە هەم سەیرانگایە هەم شوێنی گەشتیاریە لە قەرانگیر هەرچەندە حکوومەت تاکو ئێستا گرنگی بەم شوێنان نەداوە خزمەتی نەکردووە بۆی هاوڵاتیان بتوانن بە شێوەیەکی ئاسان شوێنەکان بۆ خۆیان دابین بکەن و تایدا دانیشن و گەشتەکانیان بکەن ئەمە هاوڵاتیان لە کەرکک و لە چەمچەماڵ و لە هەندێک ناوچەکانی دەوروبەریشەوە دێنە قەرەهەنجیر و گوندی خاڵۆبازیانی و ناوشوانی شەیە کە هاوڵاتیان دەتوانن سەیرانی خۆیانی تیادا بکەن ئەمڕۆ هاوڵاتێکی زۆر لە شاری کەرکووکەوە ڕووی کردوتە قەرەهەنجیر ڕووی کردوتە گوندەکانی دەوروبەری قەرەهەنجیر ڕووی کردوتە گوندی خاڵۆبازیانی کە زیاتر ئاوی لێ و شوێنی گەشتیاری هاوڵاتیان دەتوانن تیادا بمێنەوە ڕویان کردوتە ناوچەی چیمەن ئەمانە هەمووی هاوڵاتیانی کەرکک ئەمڕۆ ڕویان کردو هەرچەندە کەشوهەوای کەرکک گەرمە و کەمبارانی بووە و سەوزەیەکی کەم بە شوێنەکانی کەرککەوە دیارە و تاکوی ئێستا ئەوە ئەمڕۆ یەکەم ڕۆژی بەهارە تاکوی ئێستا وەکو کورد لە کەرکک دەڵێ بەهار نییە ینی کەشوهەوا وایە بەڵام هاوڵاتیان بۆ دەربڕینی خۆشی و بۆ دەربڕینی ئەوەی کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی بەهارە هاتوونەتە دەرەوە لەگەڵ ئەوەی کەرەنتینە بوون لەگەڵ ئەوەی لە هەفتەیەک تا سێ ڕۆژەوان نەیانتوانیوە دەرچن لە ڕۆژانی هەینی کە هاوڵاتیان دەردەچن بۆ گەشت و سەیران ڕۆژانی هەینی لە سنووری کەرکک و ناوچە جێناکۆکەکانی دیکە قەدەغەی هاتوچۆی هاوڵاتیان ڕۆژانی هەینیش ناتوانن دەربچن بۆیان ئەمڕۆ وەکو باسم کرد بۆ کەرکک قەرارێ دراوە کە هاوڵاتیان دەتوانن دەرچنە دەرەوە ئەمڕۆ وەکو یەکەم ڕۆژی بەهار گەشتەکانی خۆیان بکەن و بازگەکانی شڕێگری لە هاوڵاتیان ناکەن بۆ هاتنە دەرەوەی بۆ چوونە ناو شاری کەرکووکیش لە کاتی گەڕانەوەیە لە دوای عەسر زۆر باشە چییە بەگشتی هاوڵاتیانی کەرکک دیارە ئەو بارەدۆخی کە بەسەر کەرکک داهات لە چەند ساڵی ڕابردوو وەروە ساڵی پاریش بەتایبەت بەهۆی پەتای کۆرۆنا ئێستاکە هاوڵاتیانی کەرکک هەستیان چۆنە چۆن لە وەزاکە دەڕوانن لە ڕووی دەرونیەوە وەروەها لە ڕووی بابەتی سیاسیەوە بەگشتی هەڵوێستیان چۆنە یاخۆ دەگەر خەڵکت دوان دەبێت و بیتە ناو هاوڵاتیانەوە هەست بەچی دەکەن دڵخۆشن ئومێدیان هەیە یاخۆ چاوەڕێی شتێک دەکەن دڵ و دەرونی هاوڵاتیانی کەرکک چۆن چۆنیە هەر بەڕاستی خۆشی دەردەبڕێن یاخۆت کللتورێکە و دەبێ بێنە دەرەوە وەزعی کەرکک بەگشتی هاوڵاتیانی چۆنە وەزی کەرکک وەزع ئاسایی و ئەمنیەکەی تا ڕادەیەک باشترە بەڵام وەزع سیاسیەکەی تاکو ئێستا وەزعێکی نالەبارە و دۆخەکەی تاکو ئێستا ئاسایی نەکراوەتەوە و دۆخی کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە تێپەڕیوار بۆ زانیاری دوێنێکە لە چەند شوێنێکی زۆر کەم یعنی چەند هاوڵاتێکی زۆر کەم کۆبوونەتەوە بۆ ئاگری نەورۆز و ئاگری نەورۆز کراوەتەوە گەرنا لە ساڵانی ڕابردوو لەسەر قەڵای کەرکک بە سەدان هاوڵاتی کورد دەچوون لەسەر قەڵای کەرکک یادی نەورۆزیان بەرز ڕادەکرد بەڵام دوێنێکان نەتوانراوە یعنی بە شێوەیەکی گشتی هەرچەندە بیانوەکە قەدەغەی هاتوچۆ و کۆرۆنایە بەڵام هاوڵاتیان پیان وایە نا بیانوویەکی سیاسی بەدەست ئیدارەی کەرککەوەیە بۆ ئەوەی ڕێگە نەدا هەماڵای کوردستان لە کەرکک هەڵبکرێت لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هەم بۆ نەتەوایەکان وەکو پێویست لە شاری کەرکک هەرچەندە ئەمە ناکۆکی نێوان هێزە سیاسەکانیشی بە دوای خۆیدا دێنەکە هێزە سیاسی کوردستانەکان ئەم ساڵ هەم ناکۆک بوو نەیانتوانی یەکریزی بپارێزن و بتوانن ئەو بۆ نەتەوایانەیە وەکو پێویست پێکەوە بەرز بنرخێنن هاوڵاتیانی کەرکک هەر هیچ نەبێ وەکو خۆیان دەڵێن بۆی ینی مێشکیان تۆزە ساف بێ بۆ ئەوی ئەو سێ ڕۆژەی کە لە ماڵەوەن هەر ناتوانن دەرچنە بازاڕیش بازاڕەکانیش نییە ئەمڕۆ دەردەچنە ئەو شوێنە گەشتیاریانە هیچ نەبێ بۆ ئەوەی تۆ
تۆزێ ئەو بارودۆخی کە لە کەرکووک هەیە لێ دوورکەونەوە و لە ناو شار دوورکەونەوە لەبەرەوەی لە ناو شاریش خۆ وەکو باسم کرد دەرناچنە دەرەوە لەبەرەوەی قەدەغی هاتوچۆی ئەگەر دەریش بنرە دەرەوە ئەوە بازگەکانی ناو شار ڕێگریان لێ دەکەن و هەندێک جار ینی سزای یاسایی پۆلیسی هاتوچۆ سزای یاساییشیان بەسەرا دەسەپێنێت بۆیە ئەمڕۆ هاتوونەتە دەرەوە ئەمڕۆ هەم وەکو یەکەم ڕۆژی بار هەم وەکو ئەوەی کە پێش تاقیکردنەوەکانی کۆرسی یەکەمە لەبەر ئەوەی لە ڕۆژی سێشەمەوە تاقیکردنەوەکان دەست پێ دەکاتی تر هاوڵاتیان دەبێ ئەو چەند ڕۆژەی کە دانراوە بۆ تاقیکردنەوەکان بتوانن مناڵەکانیان و قوتابیەکانیان کە لە قوتابخانەن بتوانن تاقیکردنەوەکان ئەنجام بدەن بۆیە ئەو دوو ڕۆژەی ئەو سێ ڕۆژەی کە بۆ خوێندنی کوردی جیاکاری تیاکراوە لەلایەن وەزارەتی پەروەردەوە بۆەوە بوو کە ئەمڕۆ هاوڵاتیان لە شاری کەرکووک پێش تاقیکردنەوەکانی کۆرسی یەکەم دەرچنە دەرەوە هیچ نەبێ ئەمڕۆ وەکو ڕۆژی یەکەم ڕۆژی بەهار بۆ خۆیان خۆشی دەبڕنەوە لە شوێنە گەشتیارەکان بمێننەوە تا ئێوارە. زۆر باشە چیا زۆر سپاس بۆ کارمان چیانووری لە کەرکووکەوە لەگەڵ ماموو سپاس بۆ زانیارەکانت بە مێدی گەشتێکی خۆش و سێرانێکی خۆش لێرەشەوە ڕێز و سڵامان بۆ کەرکووک و هاوڵاتیانی کەرکووک. بەڵازان دەچینە لای سەیرانگای شەمێران پامێرمان وشار محەممەد وەردەگرین و شان سڵی خوارد لێبێت خەڵک لەوێت چۆن هاتونتە سەیران و ئایا بە گرنگیەوە سێری و بابەتە دەکەن. سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامەوە وەکو هاوکارانی مامەژیان پێگەن لە بەشێکی زۆری شارشارەکانی هەرێمی کوردستان ئەمڕۆ بەحکومەوە یەکەم ڕۆژی بەهارە ژمارەیەکی زۆر لە گەشتیاران ڕویان لە ناوچە گەشتیارەکان کردەوە ساڵی ڕابردوش بەهۆی ڕێکارە تەندروستەکان و بوونی ڤایرۆسی کۆڕۆنا دەتوانین بڵێن کەمتر هاوڵاتیان سەردانی ناوچە گەشتیارەکانیان کرد لەبەرەوە بە شێوەیەکی بەرچاو لە ئێستادا لە ناوچە گەشتیارەکان و لە هەمان کاتیشدا لەسەر ڕێگاوبانەکان ئەو با بڵێن دواکەوتنە یاخود ساڵی پارکە خەڵک گەشتی نەکردو بە ڕوونی هەستی پێدرێت لەبەر ئەوەی ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیان بەرەو سەیرانگاکان دێن و لۆدێکی زۆری لە شەقامەکان دروست بووە و لە هەمان کاتیشدا هێزەکانی هاتوچۆ یاخود پۆلیسی هاتوچۆ بەردەوام لەسەر ڕێگاکان بۆ ڕێکخستنی ئۆتۆمبیلەکان و ڕاگررتنی ئاسایی شی ناوچەکەەوە ناوچە گەشتیارەکان وەکو دەبینی لە پشتی منیشەوە ئێرە بانکۆینە لە ناوچەی دەڤەری شەمێران کە وەک دەبینی ژمارێکی زۆر لە چین و توێژەکان هاتوونەتە سەیرانگاکە و لایەنە پەیوەندیدارەکانی ژەخت لەوە دەکەنەوە داوا دەکەن هاوڵاتیان و گەشتیاران کە دێنە ناوچە گەشتیارەکان چاودێری خۆیان و چاودێری کە سوکاریان بکەن لەوەی کە ناوچەکە پیس نەکەن و بە پاک و خاوێنی جێ بێڵن لە ئێستاشدا لە گەنجانم لەگەڵدایە کە هاتۆ تا دەڤەری شەمێران دەمەوێت سەرنجی وەربگرم ئایا بە شێوەیەکی گشتی دوای ساڵێک لە کتێ و گەن لەبەر ماڵەوە بە هەماشێوە بە دڵخۆشی و گەنجێک باسی لە کوردیە تا چەند بە پێویستی زانانی تۆ بکرێتەوە کە لە ئێستا دەبینی خۆشبەختانە بەشێکی زۆری گەنجان ئەو جلیان پۆشیوە و لە هەمان کاتیشدا تا چەند ئەم سەردانانە دەبێتە هۆی پتەوکردنی پەیوەندی کۆمەڵاتەکان لەبەرەوەی وەکو دەزانن بەشێکان بە خێزانکی ڕۆژی بەهارەوە کوردیە یارە وشار بۆی ناوچەکەی و کە ناوچەیەکی شاخاویە کەمتر دەنگ و ڕەنگی دەگاتە لای ئێمە دەچینە پارێزگای سلێمانی و دەوروبەری پارێزگای سلێمانی بزانین ڕامیان لە چ سەیرانگایەکۆ لەگەڵمانە ڕامیان سڵاوی خوارد لێبێت تۆ لەکوێیت؟ سڵاوی خواتان لێبێت دانیار بەیانیتان باش هەڵبەتە من ینی لە نزیک قەراغم ڕێگەکە ئەوەنە قەڵەباڵخە کە نەمتوانی بگەم بە سەیرانگەی قەراغ ئێرە نزیک قەراغم ئەم سەیرانگا لێرەش خەڵک ینی لەبەرەوەی کە جەوەکەی خۆشە و ینی بەهارەکەی کوردەواری خۆمان ئەڵێت تەڕە خەڵک لە هەموو شوێنێک دانیشێت لەبەرەوەی شوێنێکی سەرسەوزەوە زۆر لە هاوڵاتیان ناگەنە سەیرانگەکان بە تایبەتی سەیرانگەی قەراغ و سەیرانگەی مێرگەپان و سەیرانگەی دوکان کە
لە سنووری پارێزگای سلێمانین خەڵکەیە کە لە کاتژمێرەکانی سەر لە بەیانیەوە چۆتە دەرەوە بۆ ئەوەی کە شوێنێکی دەستکەوە بە تایبەت دوکان و مێرگەپان لەگەڵ سەیرانگەی قەراخ یان باشتر بڵێم سەیرانگەی باخان ئەو شوێنانە شوێنی قەرەباڵخن ساڵانە خەڵکێکی زۆر ڕووی تێدەکات بۆیە یعنی ڕێگەکە سیارە هەڵناگرێت من بە درێژایی سلێمانی قەراخ کە هاتووم بەڕاستی ڕێگەکە ئەوەنە قەرەباڵخە کە بە دووسایت سیارە دەڕوات بەرە و سەیرانگەی قەراخ لەگەڵەوەشدا ینی سایدی بەرامبەرش گیراوە لە هەمان کاتدا ڕێگە نییە کە هاوڵاتیان ینی بە شێوەیەکی ئاسایی بڕۆن بەرە و سەیرانگەکان بۆیە زۆربیان پێشەوەی کە بگەنە سەیرانگەکان لا دەدەن و ینی لەگەڵ خانەوادەکانیان دانیشتون و کاتێکی خۆش بەسەرەبن دیارە بەپێی ئەو ئامارانەی کە هەیە دانیار لە سنووری پارێزگای سلێمانی گەشتوگوزاری سلێمانی ینی پێشبینی کردووە بۆ ئەم ساڵ نزیکەی 150,000 گەشتیار لە ناوڕاست و خواروی عێراق و هەروەها لە ئێرانەوە ڕوو لە پارێزگای سلێمانی بکەن کە ئەوە ڕێژەیەکی ئێجگار زۆرە ئەگەر بەراوردی کەین بە ساڵی ڕابردوو کە سەرەتای هاتنی پەتای کۆرۆنا بوو نزیکەی 50,000 گەشتیارێک هاتوو تەنها بۆ سنووری پارێزگای سلێمانی بۆیە ئەو ڕێکارە تەندروستیانەی کە گیراوەتە بەر ینی ئەمساڵ ئاسانکاری زیاتر کراوە بۆ گەشتیاران بۆی کە بێن بۆ هەرێمی کوردستان بۆی کە ینی داهاتێکی باشتر بۆ هەرێمی کوردستان هەبێت لە هەمان کادا ینی لیژنەکانی گەشتیاری سلێمانی ئەو لیژنانی کە تایبەتمەندن بە تایبەت لە ڕووی نرخی کەپر و ئەو شوێنانی کە گەشتیارین چاودێری دەکەن من قسەم کرد لەگەڵ گەشتوگوزاری ینی پارێزگای سلێمانی باسی لەوە کرد پێشتر هەواڵێک بڵاویەوە کە هەر کەپرێک نزیکەی $400 لە کاتێکدا پێشتر 30,000 یان 25,000 دینار بووە بەڵام ئەوان ئەویان ڕەت کردەوە بۆ ڕانگەیان ینی نرخی کەپرەکان بە هەمان نرخی پێشووەکە 25 بۆ 30,000 و ئەوان چاودێری دەکەن هەر کەسێک سەرپێچی ڕێنماییە گەشتیاریەکان بکاتیان ئەو لیژنەی کە لە قایمقامیەت و پارێزگای سلێمانی پێکاتەوە بۆ چاودێریکردن ئەگەر بێت و سەرپێچی بکرێت سزای ینی ئەو شوێنە دەدرێت ئەو شوێنە گەشتیاریان دەدرێت ئەو دیمەنانەی کە ئێستا دەیبینین دانیار ئەمە ڕێگەی قەراخە بە درێژایی دووسایدی بڵین شەقامەکە ئۆتۆمبیل هەیە خەڵکی بەرەو قەراخ و سەیرانگەی باخان و سەیرانکانی دیکە دەڕۆن بۆی کە ینی لەگەڵ کەسوکارەکانیان لەم ڕۆژەدا کە سەرەتای ئەمڕۆ یەکەم ڕۆژی ساڵی کوردی و گۆڕانی ساڵی کوردیە لەوێ کاتێکی خۆش لەگەڵ خانەوادەکانیان بەسەر بەرن ڕامیار کەمبارینی ئەمساڵ بارانبارینی ئەمساڵ هەستەکەی کە کاریگەری هەبووە لە ڕێژەی سەوزایی لە ناوچێدا کە تۆ زیاتر لەوێ بەبەرچاوتەوە دەیبینیت بەدڵنیاییەوە ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ ساڵی ڕابردوو یان ساڵی 2019 ڕێژەکەی ئێجگار کەمە سەوزایی بەڵام ینی بەو شێوەیەش نییە کە سەوزایی نەبێت منتیقەی سلێمانی یان ناوچەی سلێمانی و شارە سوور و هەڵەبجە و پێنجوێن ئەوانە ڕێژەی بارانبارین تێیدا باشتر بووە بە بەراورد لەگەڵ ناوچەی گەرمیان و کەرکووک و هەروەها ناوچەکانی دیکەی خواروی سلێمانی ئەم ناوچەی سلێمانی بارانی باشتر لێباریەوە بۆی ڕێژەی سەوزایی زیاترە لەمان کادا بۆیە گەشتیارەکانی کەرکووک و هەروەها خواروی عێراق و لەمان کادا ناوچەکانی دیکە زیاتر ڕویان لە پارێزگای سلێمانی کردووە یعنی ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ پارێزگای هەولێرە منتیقەی سلێمانی گەشتیاری زیاتر ڕووی تێدەکات لە هەمان کادا ینی ڕێشوێنەکانی تەندروستیش بووە پشکنینی کۆرۆنا لە منتیقەی یان ناوچەی سلێمانی ئاسانکاری زیاتری بۆ کراوە ینی دەستەی گەشتوگوزاری هەولێر ڕایگەیاندووە کە ئەو گەشتیارانی کە ڕوو لە هەولێر دەکەن ینی پێویستە 72 کاتژمێر پێشەوە پشکنینی کۆرۆنان ئەمجاندا بێ بەڵام لە سنووری پارێزگای سلێمانی ئاسانکاری زیاتر کراوە بۆ هاتنی گەشتیار بۆیە ینی گەشتوگوزاری سلێمانی پێشبینی ئەوەی کردووە نزیکەی 150,000 گەشتیار ڕوو لە سلێمانی بکەن ئەمە ڕێژەیەکی ئێجگار زۆرەوە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو بەڵێ ڕامیار ئەو ڕێگایی لە پشتی تۆوە دیارە هەمووی بۆ تۆ یەک ساید یا خۆت سایدێکی تریشەیە پێت دەچێت دەرچن لە شارەوە بۆ ناوچە گەشتیارەکان هێندە زۆر بێت شەقامەکان وەکو یەک سایدیان لێات بێت وەڵا شوان ئەوەی ڕاستی بێت دووساییدە بەڵام ئیتر خەڵک ینی ئێستا ئەگەر ببینن هاوکارم کامێرەکە بکاتە ڕووی کاتە شەقامەکەی تر بە هەمان شێوە دوو ئاراستەیە بەڵام یعنی خەڵک هێندە زۆرە لە سلێمانیەوە دەرەچێت بە ئاراستەی قەراخە یعنی مەجبور بوون کە بکرێت بە دوو ساید ئێستا ئۆتۆمبیلەی کە دەیبینن هاتوتە سەر خۆڵەکە بۆ ئەوەی بگەڕێتەوە بەرەو ئاراستەی سلێمانی ئەمە دەیبینن ینی ئۆتۆمبیلی تریش لە پشتەوە هەریەت بەڵام ینی بە ناچاری خەڵک بە یەک ساید ئەگەر بڕوات
بۆ ئێوارەش ناگەن بە قەراق چونکە خەڵکەکە ڕێژەکەی هێندە زۆرە ئەوەی کە لە دیمەنەکان دەیبینن ئەو ئۆتۆمبیلانەش کەیەنەوە ئەمە بە ئاراستەی جاتە خۆڵەکەیە کەیەن ئەو ئۆتۆمبیلانن کە بەرەو سلێمانی ئەگەڕێنەوەی تر خەڵکی لادەکان بنیان خەڵکی لادەکانی ئەم سنوورانە بن کە دەگەڕێنەوە بە ئاراستەی سلێمانیە دەبینن بەناڕەحەت ڕێگەکە بەریان دەکەوێت کە بڕۆنەوە ئێستا بە جادەی خۆڵەکەیان و دوو سایت سیارە بە ئاراستەی قەراخا دەڕوات ڕامیێڕوا بڕاتۆ دیمەنانن کە دەیبینن دوانی ئۆڕۆ دەگەیتەوە سلێمانیە گەر بەو شێوازە بێت وەڵام ئەگەر ڕێگەیەکی تر بدۆزینەوە دانیار ئێمەژە بێت کاتێکی زۆرمان پێچێت تاوەکووە گەڕێنەوە سلێمانی دەمادام ڕامیار هەرمەگەڕێنەوە ئێوەش لەوێ تازە هەرچوون لەو بەهارە خۆشە و ناوسەوزایە بۆ خۆتان گەشتێکی خۆش بکەن ویستی شمەوە بپرسم ئەگەر هاوڵاتیانت بینی بێ یاخود چاوپێکوتن لەگەڵ هاوڵاتیان کردبێ بە گشتی هاوڵاتیان سەڕای ئەو بارەدۆخی ئالۆزەی سیاسیە و ئابوووریە و قەیرانە و نەخۆشی و تەندروستی کە هەیە بارەدۆخی هاوڵاتیان چۆنە هەستەکانیان چۆنە دڵخۆشیەکانیان چۆنە چۆن خۆشیەکانی خۆیان دەردەبڕن دەرفەتە بێ شوان چەند هاوڵاتیەک وەرگرم سەبارەت بەو بەڵێ یاخود بەڵێ ڕامیار بەڵێ توانی بچۆ لای هاوڵاتیان بزانانی دەستیان چۆن زۆر باشە زۆر باشە ئێستا لە خوار منەوە ئەم هاوڵاتیانەی لێیە قوربان سڵاو لێبێ باشی سپاس دەکەم بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتان ئەم ساڵی نەورۆز بەراو لەگەڵ ساڵانی ڕابردوو چۆنە بینن هەم لە ڕووی دۆخی داراییەوە هەم لە ڕووی مەسلەی کۆرۆناوە ئەگە ڕووکەیتە کامێرەکە سپاس دەکەم ئەفۆ پێشەشی بەخێرەتان دەکەم وەڵاهی ئەگەر بێت و بەبوونەی ئەم ساڵ تۆزە لەوە بەبوونی کۆرۆناوە تۆزە باشتر بێ خەڵک بتوانێت بۆ خۆیان بێنە دەرەوە گەشتێکی خۆش بەسەر بن و لە ڕووی داراییشەوە ئەم یەک دوو مانگە تۆزە باش و ئەگە بێت و ئەوە بە بەرداوامی لە کاتی خۆیان موچە تۆزە بکرێت و خەڵک بتوانێت گەشت و گوزاری خۆ بکە زۆر باشە بێ چاکی لاگوی دیارە منجەڵی ئەپلاخکە خروج بووە وەڵاهی خۆر ڕێگاکە زیاتر هیلاشی کردین بەڕاستی لە حتاوەکو لێەوە ئەگەیت وێرە خۆ دەزانی ئیسیعامێکی زۆرە جارێش ئینەکانمان تەواوی دا نەمەزراندەوە جەمی یەکەمی شمان ئینشاڵڵا نیازمانەیە گۆشت ببرژێنین بۆچی هەموو جارێک هەروایە ینی خەڵکێتە دەرو یەکەم جار گۆشتە برژێنین اینجا عسر یا پراخەکە ئاخوایتر دوای ئێوارە کۆمەڵێکی خواردنی ترە بۆچی ئاوایە ئەمە نەریتەیان هەر بەم جۆرە نەوەڵا نەری نییە بەڵام هەروەکو ئەوەی من بزانم هەروەکو حەز و ئارۆزی خێزانەکانە ئیتر هەر یەکەوە هەیە بە شێوەیەکە هەیە یەکەم جار حەزەکە ژەمی یەکەم گۆشت ببرژێنە هەیە حەزەکە یا پراغەکە حازە بێ ئیتر بەپێی خواستی کەسەکە خۆیەتی تەبیعەتی کەسەکە خۆیەتی باسی لەوە کردیانی ئەو دوو مانگە موچە باش بووە هۆکارەکەوێ کە خەڵک بۆ ڕێشە سوارە لە سلێمانی هاتۆتە دەرەوە نەوەڵا بەڵام ئەگەر حچۆنێکیش بێ خەڵکەکە بە تەواوی لە ماڵەوە بێزارە چی بکە ئەنی ئەگەر بێت و منجەڵە ساوارێکش بێ برنجێک سۆرش بێ بێن لە دەرەوە بیخوا بەڵام ئەمەش تەسیری هەیە تو ئەگەر موچەکە تەوزع بکرێ بەڵکو بکرێ دەبێ بتوانن بەبێ لێ بڕینیش موچە تەوزع بکرێ چونکە ئێستا هیچ بیانویشان نەماوە هیچ زیینیشان نەماوە بۆەوە کە بڵێ وەڵام موچەکە نادرێەوە یا ناتوانەوە تا نەوت بە ڕێژێکی باش بەرز بۆتەوە ئەم لێبڕینە ئەمە شتێکی باش نییە ئەگە بێت و بەبێ لێبڕین تەوزعیکەن ئەتوانن بیکەن بەس نازان بۆ نایکەن بەخۆشیتان بێ بە هیوای سەلامەتی کوڕە جوان بزانم تۆ جلەکان زۆر جوانە ئەمە چییە ئەمە جلی کوردەواری و ئەمە چی پێڵە نەو جلانەی تۆ لە سەرۆتا خوارەوە ئەم شتانە جاران زۆر بەکارە جلی شاڵە ئەو شتانی ترەوەی کە لە بەرتاهامە ئەو پوزەوانە و کوزەوانەوە ئامانە ئەوکەش ێزانی بەجوانە دەی بەخۆشیتان بێ یاخوا سەرکەوتوو بن ئینشاڵڵا بەوەی خۆشی بەڵێ شوان ئەوەی کە یعنی گوێبیستی بوون هاوڵاتیان سەرڕای ئەوەی کە دۆخی داراییە بەڵام ڕانگەن ئەم چەند مانگەی ڕابردوو دۆخی موچە باش بووە بۆیە ینی هاوڵاتیان بە شێوەیەکی باشتر ڕویان لە دەرە و لە سەیرانگەکان کردووە بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی خەڵک زیاتر دەبیندرێ و هاتوونەتە دەرەوە بۆ خۆشی دەربڕین لەگەڵ خێزانەکانیان بەڵێ بڵێ ڕامیار زۆر سپاس بۆ زانیاریەکانت بە هیوایەوەی بە سەلامەتی ئێوە و تەواوی هاوڵاتیانی کوردستانیش کە چوونەتە دەرەوەی شار و شارۆچکەکان بگەڕێنەوە ناوشار و ئەمڕۆ هەموو لایەک سەلامەت و تەندروست باش بن و ئەمێ دەکەین هاوڵاتیانیش لە کاتی گەشت و سەیران دانیار ئەمڕۆ زۆر زۆر گرنگە گرنگی بە بواری بێگومان ژینگە پارێزی ئاگرێکی زۆر دەکرێتەوە گەچی هێشتا بەهارە و پوش و پاوان کەمترە دنیا سەوزە بەڵام
بەرحاڵ پاراستنی ژینگە لە پاشما و پلاستیک و خۆڵ و خاشاکەکان وەروە لە کاتی گەڕانەوە ژمێ دەکەین ڕەچاوی تەواوی ڕێنمایەکانی هاتوچۆ بکرێت کەمترین ڕووداوی هاتوچۆ هێمەدارنی هەر ڕوونەدا بەڵام بەداخۆدانیا دەبینین ساڵانە لە ڕۆژی نەورۆز ئێوارەکەی دەبینین و دەبیستین کەوا ڕووداوی هاتوچۆ ڕووداوی دڵتەزیان ڕوودەدات و دەبێتەوە هۆی دانی قوربانی ئەمەش خراپە با لەم ڕۆژەیە ئیشەڵا هیچ ماڵێک ناخۆشی نەبینێ لەم بەهارە خۆش و سەوز و پڕگوڵ و گوڵزارەیە هەمووان بە ئارامی و بە دڵخۆشی و لە کەناری یەکتریا ڕۆژەکەیان بەسەر بەرن. ئازان ڕووماڵەکانمان لەگەڵ پامێران بەردەوام دەبێت بەڵام راپۆرتێک ئامادەیە کە پیاوێکی بە تەمەنی 6 ساڵە هەر لەگەڵ پرۆسی خوێندن بەردەوامە و پێم وابێ پرۆسی خوێندنی تەواو کردووە. هاوکارمان جەلال جەباری ئەو راپۆرتی بۆ ئامادە کردوون پێکەوە بینەری دەبین. عليكم السلام ورحمة الله وبركاته. بدو صنف بدو مرس دوام عدم وجود جمع من الإخوة للميت وورثه أبواه ودايكو باوشي ميراث قربون واتا دايكو باوشي ما بون وجود يا نبو يا انتنا شيء لباش بجماعة وأخ واتا دايكي لقل براي. من عبيد محمد حارس خلقي سرقلاي لي سقاو تمنم أقربو تمني كخوا دانيتو طبعا شورح شمسي قمري 120 سالكه وأكا 1440 أكا 6171 حفتة ودو روش أكا 33200 روش أو كان حفتة أكا 518400 كاتجمير وأكا 3,104,720 دقة وأكا مليارك و866 مليون و96,800 شركة. ئەمە 4 ساڵم قوتابخانە هەڵ ساواتم دەست پێ خوێندن لە خزمەتی ئەمە مامۆستا بەڕێزانە دەستخۆشی لە هەمیانەکەم داواکارم لە خوای گەورە ئەجر و پاداشیان داتۆ خوای گەورە شادیان بە بەهەشت یا ڕەبی خۆیان و ماڵمان سەلامەتکە لەبەرەوەی زۆر عەزیزیان لەگەڵی ما خواردووە بەبێ هیچ تا ئیسەی باوەڕکەنیان پرسیوە خەڵکی کوێی ناو و چێ ماڵمان نازانن و دەستی هەمیان ماچکەم کەوا لە تەمەنا لە من ناڵترن بڵان لە عیلمە هەمیان لە من گەورەترن. بەڵێ من لە قوتابخانەم بەس لە کات خۆی فەقیهەتی لە 73 خوێندومە لە 73 خوێندومە ئیتر ئیرانی خواتوش نەخۆشیەوەم دابڕام لەخوا بەزێ زۆر سوودم بینیوە لە نەحو لە سەرف لە شەریعات لە میراث لە هەموو شتێک لە هەموو ڕێکۆ لە تەوحید لە هەمی سوودم بینیوە لەخوا بەزێ مامۆستاکان زۆر ماندوون ئەڵێم سوپاس و دەستخۆشی ئێمە مەگەر خوای گەورە شادیان کە بە جەنفیرست ئەوە پاداشی ئەوان بێت. حەزبی حورمان دوو جۆر حەزبمان هەیە حەزبی نوقسانمان هەیە حەزبی حورمانمان هەیە ئەمیان پێوتری حەزبی نوقسان حەزبی حورمان ئەوەیە کە هەر بە یەکجاری مەحرومیەکە لە میلادی حسابێتەوە باوکەکە 2 حیسابە دایکەکە 1 حیسابە لێرە باوکەکە 6 حیسەی بردو دایکەکە 3 حیسەی بردو هەر ڕێک تەطبیقی ئەو دیارە ئەم مەدرسەی ئێمە الحەمدولله خاوەنی 5 قۆناغین هەموو قۆناغەکان خەڵکی گەنج و لاو و بە تەمەنی تایە دیارە جگە لە جلای مام عوبێد خەڵکی بە تەمەنترشمان هەیە لەو ئاستەدا کە ئەمیش نیشانەی ئەوەیە کەوا کەسانێک هەیە کە کۆنڵادن لە فێربوونی زانست و زانیاری کە ئەمە الحەمدولله جێگای دڵخۆشیە بۆیە علمیش سەرەتاکەی دیارە بەڵام کۆتاییەکەی دیار نییە. جامە پیرەکانشمان ئەزانین بڵێن زۆر جار زۆر چاکتر بە شەوقتر بە زەوقتر لە گەنجەکان تامەزۆن یعنی ئەتوانین بڵێن ئەم پیاوە بە تەمەنانەمامان بە ئەستەمە بتواننکەوە غایی بن کە ئامادەی وانەکە بن لەگە مامۆستاکەیش نهات پێ دێن بۆ ئیدارە دەڵێن مامۆستا نەهاتووە کەی دەرزەکە بخوێنن یعنی ئەمە جێگای دڵخۆشیە بە هەمان شێوە لە هاوشێوەی برایان ئمە خوشکانشمان هەیە کە ئەوەنشیان خەڵکی بە تەمەن و گەنج و لاوی تێدایە یعنی هەمویان تامەزۆی زانست و زانیاری الحەمدولله. نمرەکان ئەو نمرانەی ئەم پیاوە تەمەنانە هەیانە خەڵکی دیکە نیانە یعنی وەکو مام عوبێد و هاوشێی مام عوبێد ئەمانە نمرەکانیان زۆر بەرزترە لە چی لە ئاستی گەنجەکان.
هەموو حاجی ئارامیان لێرن بۆ خۆی ناسەیری کارەکە بە ڕۆژ حتى خەڵک تۆزی لە دەرەوە دووبارە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز هیوا دەخوازین کە لە سەیرانەکانتان خۆشیێکی زۆر وەربگرن و دوور بن لە هەموو دەرد و بەڵا و نەخۆشیەک و کارەساتێک بەتایبەت ئەمڕۆ زۆر گرنگە کە وڵاتیان پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ ببن و لەگەڵیشیدا ژینگە بپارێزن دەبینین کە لە دوای نەورۆز زۆرێک لە شوێنە گەشتیارەکان ژینگەکانیان زۆر پیس بووە وێ زۆر گرنگە کە ئەوانەی لەوێ سەیران دەکەن ژینگەی و ناوچێ بپارێزن و کە دوایەوەی سەیرانەکەیان تاو بتەواوی ئەو خەشاکە کۆبکەنەوە. دەچمە پارێزگای هەڵەبجە سامان فەتاح وەردەگرم زانین سامان لەکوێ لە چه سەیرانگایەکی پارێزگای هەڵەبجەیە سامان سڵاوی خوات لەبێت جەنابێت لەکوێیت سڵاوتان لە بێدانیار من ئێستا لە ئەورامانم لە گوندی گوڵپم ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان هاتوونەتە دەرەوە بۆ گەشت و بۆ سەیران ئەمڕۆ بە ڕۆژێکی خۆش بەسەر بەرن و هاتوونەتە دەرەوەک لە پشتی منەوە دەبین زۆر قەرەباڵخە شەقامەکان زۆر قەرەباڵخە سەیرانگاکان تەواوی سەیرانگاکانی ئەورامان قەرەباڵخی زۆری پێوە دیارە وەگەوەی کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی وەرزی بەهارە هاتوونەتە دەرەوە بۆ ئەوەی کە لە جەنجاڵی ناوشار لە قەرەباڵخی ناوشار کەمێک دوور بکەونەوە ئەوەی کە گرنگەوە خۆ ئاماژەت کرد دانیارەوەیە کە پابەندی سروشت بن و پابەندی هەم ڕێنمایەکانیش بن بۆ ئەوەی کە ئەو جوانی کە سروش دەیەتی و ئەم ناوچەی کە منی لێم سروشتێکی زۆر جوانیە هەم لە ڕووی پیسی و ئەو بابەتانەوە بیپارێزن ئەوەی کایە لەلایەن بەرپرسانی شارەوە فەرمانگەکانی شارەوە ئەو هاوڵاتیانەی ئەو کەسانی کە چنە ناوچە گەشتاریەکان زەرفی خۆڵیان پێدەن بۆ ئەوەی کە پابەندی خۆپارێزی بن و ئەو ناوچانە بە پاک و خاوێنی ڕابگرن منەچمە لای گەشتارێک کە ئێستا هاتووە لێرەیە عەزت نەبێ بێنێرەوە ناوچەی ئەورامان چۆنە بین ئێوە لەکوێوە هاتوون ئەگەر پێمان ئێمە لە سلێمانیەوە هاتوین بە خێراتی کەڵانەکەتان ئەگەم بەڕاستی ناوچەیەکی زۆر خۆشە زۆر دڵگیرە سروشتێکی زۆر جوانی هەیە داواکارم لە هاوڵاتیانی بەڕێز کێنە ئەم ناوچەیە بەڕاستی ژینگە بپارێزن و بەکتری ئیزعاج دەکەن بە سەوتی تەجیلوانە چووکە ئەو خەڵکە بۆ هاتووە کە جێیەکی خۆش بگۆڕێت بەڕاستی یعنی ئەو سروشتە جوانە ببینێ ئەو دیمەنە ببینێ دوورکەوێتەوە لە ژاوەژاو بۆیە داواکارم کە ژینگە بپارێزن و ڕێز لە یەکتری بگرن و بەڕاستی بە تەجیل ئەم شتانێکتری ئیزعاج دەکەن هێمنی بپارێزن لە سەیرانگاکانەوە لە ڕێگەکانی بەڕاستی قەرەباڵغێکی زۆری لەسەرە داواکارم لە برا شۆفێرەکان کە لەسەر خۆ بن پابەندی ڕێنمایەکان بن بۆی بەڕاستی سەیرانەکان لێ تێک نەچێ و بە بەدڵێکی خۆشەوە بگەڕێن و ماڵەکەی خۆیان دانیار دیارە زۆربەی زۆری و گەشتیارانەوە ئەوانەی کە داهاتوونە دەرەوە بۆ سەیران داواکەن و هاوکارنەوەی کە بۆن منە یەکتری بێزار دەکەن و ئەم ڕۆژەی کە هاتوونەتە دەرەوە بەخۆشی و بە شادی بەسەر بەرن و ئەو دیجێ و ئەو گۆرانی و ئەو شتانی کە لێدەن یەکتری بێزار نەکەن و ئێستا کە من لە ڕێگاواتم شەقامەکان و ڕێگاکان زۆر قەرەباڵغ بوون و داوا لە برا شۆفێرەکانێک کە لەسەر خۆ بن و خێرانە بن بۆ ئەوەی حاڵەتی نەخوازرا و ڕوونەدا ئەمە ئەوەشت پێ بڵێمدان من خۆشماتون بۆ سەیران ئەمڕۆ لە سەیرانم بێ ئەوە ناخۆش ڕۆژێک بەڕێژەکەم لە ئەورامان و لە ناوچەی ئەورامان وەک ئاماژەشم پێکرد ئێستا ژمارەیەکی زۆر لە وڵاتی بەشە زۆری سەیرانگاکانی ئەورامان قەرەباڵغی زۆری پێوە دیارە هاتوون بۆ سەیران و بۆ گەشت و بۆ ئەوەی کە ماوەیەک وە ڕۆژێک لە جەنجاڵی و قەرەباڵغی ناوشار دوورکەوتنەوە. زۆر باشە سامان دیارە ناوچەی هەورامان بەدەر لە ڕۆژانی ئاسایین لە ڕۆژانی تایبەتیش ڕۆژانی ئاساییش میوانێکی زۆر و گەشتارێکی زۆر ڕووی تێدەگات ئەگەر یەکەم ڕۆژی نەورۆز و یەکەم ڕۆژی بەهار بێگومانە بێ تەواوی سەیرانگاکان گەشتارێکی زۆری ڕووی تێکرد بێ ئەوەندەی هەستت کرد بێ لایەنە پەیوەندیدارەکان تیمەکانی تەندروستی و هەروەها برایانی پۆلیسی هاتوچۆ بە شێوەیەکی گشتی لە ئامادە باشیدان کاراسانی بۆ خەڵک دەکرێت بۆ ئەوەی چکە ڕەنگە جیاوازتر لە ناوچەکانی تر ڕێژەیەکی زۆر هاوڵاتی سەردانی ئەو ناوچەیە بکات هاوڵاتیان چۆن داغڵی ناو هاوین هاوارەکان دەبن ناو شوێنە گەشتیارەکان دەبن.
بەڵێ شوانە وەک ئاماژەم پێکردی ناوچەکانی هەورامان و سروشتی هەورامان دەیان ناوچەی گەشتیاری و سەیرانگای لەیەکە هاوڵاتیان لە دەرەوەی سنووری پارێزگای هەڵەبجەشەوە سەردانی ئەو ناوچانەکەن بە تایبەتی ئەوەی کایە گوندی سەرگەد وە گوڵە بووە ئەحمەد ئاواوە ناوچە بەرزەکانی دیکەی هەورامان ئەوانە هەمویان جیاواز لە ڕۆژەکانی تر وەک خۆت ئاماژت پێکردکە ڕێژەیەکی زۆر هاوڵاتیانی عەرەبیش سەردانی ئەم ناوچە گەشتیارانەکەن کارمەندانی هاتوچۆوە وەژینکە پارێزان لێرە ڕێنمایی خەڵکەکەن و ڕێنمایی خەڵکەکەن بۆ وە شۆفێرانەکەن بۆ ئەوەی کە لەسەر خۆ بن لەبەرەوەی شەقام و ڕێگاکان قەرباڵخی زۆری پێوە دیارە بۆ ئەوەی کە حاڵەتی نەخوازرا و ڕوونەدا و ڕێنمایی ئەدەن بە گەشتیاران و ئەو کەسانی کە هاتون بۆ سەیران بۆ ئەوەی کە پاک و خاوێنی ڕابگرن و پاشماوەکانیان بکەنە ناو زەرفی تایبەتی خۆڵەوە بۆ ئەوەی کە پیس و ئەو ناوچە سەیرانگانە پیس و پۆخەڵ نەبن و بە خاوێنی ڕایان بگرن بۆ ئەوەی کە سبێنەوە دوو سبەی خەڵکانێکی تر کە هاتنە ئێرە بتوانن لێ بمێنەوە و دابنیشۆ خۆ داماشت پێکرد بەڵێ کارمەندانی هاتوچۆ ڕێنمایی خەڵکەکەن و ئاڕاستیانەکەن بۆ ئەوەی کە حاڵەتی نەخوازرا و ڕوو نەدا. سامان ڕێژەی کەمبارانی لەم ساڵ کاریگەری هەبووە لەسەر و ناوچانە ناوچەکانی هەورامان بەگشتی وەک دەبینین دیمەنەکان لە پشتەوە ڕێژەی سەوزایی وەکو ساڵانی ڕابردوو نییە. ئەم ساڵ جیاواز لە ساڵی ڕابردوو دانیارە چەندە باران کەم باریوە جیاواز لە ساڵی ڕابردوو بەڵام سروشتی هەورامان ناوچەی هەورامان دایمە بەوە ناسراوە کە سروشتێکی تایبەت و جوانیە دڵڕفێنیە خەڵک ڕووەکات ئەم ناوچانە وەک ئێوەش لە پشتەوە دەبینن ناوچەی سەوزایی و بەشێکی زۆری هەورامان باخ و باخات و ئەو بابەتانەیە دانیار ژمارەیەکی زۆر خەڵک ڕووەکەن ئەم ناوچانە ناوچەیەکی سروشتێکی جیاوازە من ئێسمە لای یەکێک لەو مناڵانەی کە هاتووە بۆ سێراندانیان ئەمەوێ قسەم بۆ بکە سامانەگەر کەسی کە هەیە بۆمان وەرگرە لەگەڵ دایکم باوکم ئەورامان و ناوچە چۆنە بینیەوە ئەم ناوچە خۆشە بەڵێ زۆر خۆشە چیتان هێناوە بۆ خواردن بۆ نیوەڕ وەڵا برنج و فاسولیا و تۆ ئینە نزانی تۆ گۆرانی زانی ئادە گۆرانێکم بڵێ ئەوە سەواویرم کێتەوە یارە جەنگیە ماشەلان فەرەنگێدا هەلەنگی شیمری دیسی یەکەلتی هەورامی ها چی زمانێکە گۆرانی توێڵی ئەوە کردیە نا هەورامیە باشە دانیانەوە بەنەو عەکبیزی وەڵا تێنەگەشتم زانم هەورامیە یا سۆرانیە یا چی زمانێکە دیارە ئەوەی کە ئەو توێژەی کە زۆر دڵخۆشن کە هاتوونە دەرەوە زیاتر مناڵان دایمە بەوەی کە لە ماڵەوەن لە کۆڵانن بەڵام کامڕۆ هاتوونەتە دەرەوە زۆر دڵخۆشن کەیفیانەیە و خۆیان گۆڕیەوە بجلی ئاڵوواڵاوە هاتوون جیاواز لە ڕۆژەکانی تر لە دەرەوە و لە سەیرانگاکان و ئاویناوارەکان بەرنەسەر جا سامان هۆکارەکە شێوەیە کە ساڵی ڕابردوو هاوڵاتیان نەیان دەتوانانی بچنە دەرەوەی کەرەنتینەوە و دۆخەی کە لە هەرێمی کوردستاندا هەبوو لە سەیرانگاکاندا بۆی ئەم ساڵ وا دەرەکەوێت کە زیاتر خەڵک بە پەرۆشەوە ڕوو لە سەیرانگاکان و ناوچە گەشتیاریەکان دەکات. بەڵێ ئەوە خۆت ساڵی ڕابردوو بۆی کەرەنتینە بۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە خەڵەگەر قەدەغەی هاتوچۆ بوو هیچ کەسێک نەیەتوانی بێتە دەرەوە هیچ کەسێک نەیەتوانی تەنانەت بە نزیکترین شوێنیشی پێڕابگات بڕات بەوەی کە لە نزیکترین شوێنیا سەیرانێ بکە یاخۆ بچێتە دەرەوە سامان ئەگەر زیاتر کامێرەمانەکەت دیمەنی و ناوچەیەمان بۆ بگازێتەوە زۆر باشتر بێت بۆی هاتووەتە دەرەوە گەشت و سەیران کە جیاواز لەوەی لە ساڵی ڕابردوو کە نهاتوونەتە دەرەوە ئەم ساڵ هاتوونەتە دەرەوە بۆ ئەوەی کە ئێوە ئەگەر پێم بڵێن لەکوێوە هاتوون ئەم ناوچەی هەورامان چۆنە بێنن لە ڕووی
دڵڕفێنی و سروشتەکەی سەرتا بەخێر بن ئێمە لە هەڵبجی شەی داهاتوون ناوچەی هەورامان شوێنێکی گەشتیاری و بەناوبانگە لە هەرێمی کوردستان جا شوێنێکی گەشتیاری و خەڵکی زۆر لە هەموو ناوچەکانی کوردستانەوە سەردانیەکەن ئینجاوەکو جژنی نەورۆزیش پیرۆزەکەم لە هەموو چوارپارچە کوردستان تۆ لەگەڵ چی هاتووی لەگەڵ خانەوادەکە لەگەڵ هاوڕێکانە چیتان هێناوە بۆ نیۆڕۆ بیخۆن وەڵای ئێمە ژەر وەکو خەڵکە هەر گۆشت و ئەو شتانەمان هێناوە داواکاری چێلەوەی کە خەڵک یەکتر بێزار نەکا بۆ نمونە سەوتی دیجەی بەرز نکاتەوە دراوسەکەی بێزار نکات تۆ چ ڕێنمایەکە دێ بە شێوەیەکی جوان هەموو کەسێ خۆش و شادی خۆی ببینێت لە چوارچێوەوەی کە هیچ کەسێک بێزار نەبێت چونکە هەموو جژنی نەتەوەی و برایەتی و یەکریزیە هیوادارم هەموو خەڵکێک بە ئاشتی و ئاشتەوایی و یەکریزی بێت و تاو بەخێر بەڕێز زۆر سپاس بەڵێ سامان دەست خۆش پێم وا بوو فەرمووت ئەمڕۆ بۆ خۆشی لە سەیرانی بۆی با لە سەیرانەکە شێ نەکەین بەس ئەو لەو خەڵکە پرسی چی هێناوە و چی بردەی بۆ خۆ و لە بڕیارە لەکوێ دامنیشی چی هێناوە بۆ خواردن چیە خۆن لەگەڵ کێ هاتووی بەتەنان ڕۆشتوی لەگەڵ هاوڕێکانتی ئەمە شوانە ساڵانە سەیرانەکەین ئەمەش وەکو عایلە و بنەماڵەکەمان ڕاستیەکەی ئێمەش هاتوین لە پێشەوەی بگەیتە سەرگەت کۆمەڵی شوێنی خۆشی لێ دانیشتوین و ئێمەش بێەوە ناخۆش ئەمە جوانیش نییە لێم بەڵام گۆشتمانێ ناوەوە فاسۆلیامانێ ناوە بریزمانێ ناوە مریشکمانێ ناوە خۆزی برایەوەش لێرە بوونایە و لەگەڵمانە بوونایە و لە خزمەتان نبووینایە بە خۆشین تابیان لە سەیران و خۆشی دابنسامان ئینشاءڵڵا تەواوی هاوڵاتیان دوور دەمن لە هەموو ڕووداوێکی ناخۆش و نەخوازراو بەڵازان لەگەڵ پامێرانمان بەرداوام دەبین بۆی ئەوەی کە پامێرانمان لە ناوچە گەشتیارەکاندان تۆزێک ئەوە شەبەکە و ئەویان کەمە بۆی ناتوان زۆر بەردام لەگەڵمانایی وە دەخوازین کە تەواوی هاوڵاتیان لە خۆشی و سەیراندا بن و دوور بن لە هەموو دەرد و نەخۆشیێک و کارەساتێکە لەم ڕۆژەدا ڕوودەدات و هەروەها گرنگە کە هاوڵاتیان پابندی ڕێنمایەکانی هاتوو چۆ بن تاوەکو هیچ کارەساتێک و ڕووداوێکی نەخوازرا ڕوونەدات وەروەها ژینگەی هەرێمی کوردستان و سەیرانگەکان بە شێوەیەکی جوان هەموو لایەکمان بیپارێزی. بڵێ ئایزان وەک هاوکارم ئاماژەی پێکرد بێگومان ئەگەر وێنایەکی فراوانی ئەمڕۆ وەربگرین ڕێژەیەکی زۆر هاوڵاتیان لە سنتەری شارەکان لە قەزا و ناحیەکان دەچنە دەرەوەی شار دەرەوەی ئاوەدانیەکان بۆ بناری چیاکان و لادێکان و ناوچە گەشتیاریەکان ئەمە لۆدێکی زۆر لەسەر ڕێگاکانی هاتوچۆ دروست دەکا هیوادارین شۆفێران لە کاتی لێقڕین تەواو پابندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن ئومێ دەکەین ئێوارەی لێهات لە کاتی گەڕانەوە هیچ ڕووداوێکی دڵتەزێنە ڕوونەدا و هیچ ماڵێک غەمی تێدا دروست نەبێت وەک هاوکاریشم ئاماژەی پێکرد دووبارە و سەدبارە دەیڵێنەوە پاراستنی ژینگەی کوردستان ئەمڕۆ لە هەموو شتێک گرنگترە لە هەموو بابەتێک ئەولەویەتترە سەیرانی خۆتان و گشتی خۆتان دەکەن ئینشەڵڵا ناوچەکانیش بپارێزن گەشت و گوزاریش بێگومان کۆمەڵێک ڕێنمایی و تایبەتمەندی خۆیە ئێمە مرۆڤ کە دەبێت قەدرێ و سروشتە جوانە بزانین وەروەها بتوانین لەو سروشتە جوانێک کە خوا وەکو نیعمەتێکی گرنگ و باش پێبەخشیوین سوپاسگوزار بین وەروەها دەچینە دەشت و دەر ڕێز لە جوانیەکانی سروشت و وەروەها دروستراوەکانی خوددا بگرین. هەرێمی کوردستانی سەیرانگا و ناوچە گەشتیارێکی زۆری تێدایە حکوومەت هەرێمی کوردستان دەتوانێت پەرە بەم ناوچە گەشتیارانە بدات تاوەکو گەشتیارانێکی زۆر و لە هەرێمی کوردستان بکەن و داهاتێک بۆ هەرێمی کوردستان بگەڕێتەوە بەڕووی کەسابەت و ناوبازاریشەوە کاریگەرێکی باشی دەبێت لەسەر هاوڵاتیان و یەکە گرنگە حکوومەت هەرێمی کوردستان پلانێکی باشی هەبێت لەم ڕوانگەیەوە کە تەواوی ناوچە گەشتیارەکان ئاوادان بکرێتەوە خەڵک زیاتر ڕوو لەو ناوچانە بکاتەوە. بەڵازان بە یارمەتی هاوکارانمان و لەگەڵ هاوکارم شوان محەممەد بەرنامەی پیانی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە سەررجەم بگۆ بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز ببێت هەموو ڕۆژێکتان هەل لە بەهار و خۆشی دابێت دووربن لە هەموو ناخۆشیێک دەخوازین کە پابندی ڕێنمایەکانی هاتوچۆوە پابندی ئەوە بن کە ژینگەل لە هەموو ناوچەکاندا بپارێزێت. ڕۆژێکی خۆش و بەهارێکی خۆش و گەشتێکی خۆش بۆ هەموو لایەک و لێرە شۆسڵا و ڕێزی تایبەتمان بۆ وانەی نەچوون بۆ سەیران و ێستا لە ماڵەکان و بە دیار شاشەکانەوە دانیشتون مێ دەکەین بە هەر هۆکارێک هەبوو بێت تەندروست باش و ئاسوودە بن بەخواتانە سپێرین خواتان لەگەڵ هیوای سەلامەتی بۆ ملایەکتان خواتان لەگەڵ.